بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەگداری و بەڕێز و خۆشەوی شاد دەبم. هیوادارم هەمووتان زۆر باش بن. بەڕاستی لەم پرۆگرامەدا ئەمەوێ پێتان بڵێم زۆر دڵشاد و دڵخۆشم لەبەرەوەی کە گروپێکی تایبەت بە نوێنەرایەتی گەشتیاری شارەکانی باکووری کوردستان و هەرێمەکە هاتوونەتە ئێرە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان ئەکەن کە پەیوەندی و دۆستایەتێکی پتەوی زیاتر دروست بکەن بە تایبەت بەوەی کرانەوەی مەرزی سەرزێڕی گەشتیاری کە ڕاستەوخۆ لە دهۆکەوە ئەتوانی بە دڵنشینترین و سەرنجڕاکێشترین ناوچەی هەرێمی کوردستان و باکووری کوردستاندا بگەیتە وان. لێوە بڕۆیتە هەموو شارەکانی تری کوردستان، بڕۆیتە مێردین، بڕۆیتە ئامەد، بڕۆیتە شەرناغ، جۆلەمێرگ، هەر شوێنە کە تۆ دڵە دەیخوازێ. بە تایبەتی وان ماوەی پێشووە گەڕێتان بە پرۆگرامێکی گەشتیاری تایبەتم پێشکەشکردن، یەکێک لە هەرە سەرنجڕاکێشترین شوێنەکانی دنیاە بۆ گەشتیاری. باوەڕم پێ بکەن ئەمە بانگەشە نیە، هەرچەندە من ئەگەر بانگەشە بۆ خاکی کوردستان بکەم بەڕاستی ئەو پەڕی شانازی و شکۆیە، چونکە ئێمە لە سەردەمێک کاژین بەداخەوە کە عەقڵێت و مۆدێلێک لە بیرکردنەوە هەیە نەک بانگەشە بۆ کوردستان ناکە بەڵکو لی کەم دەکاتەوە. لە کاتێکە کەم شوێنی جیهان هەیە چوار وەرزی هەبێ بۆ گەشتیاری، کەم شوێن هەیە لە دنیادا بەقەدەر کوردستانی گەورە و پارچەکانی کوردستان شوێنی گەشتیاری هەبێ. ئەوان هاتوون لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستەی گەشتیاری لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکانی هەرێمی کوردستان هەروەها شارەکانی تری باکووری کوردستان ئەڵێن ئێستا وەرزی پشووی خوێندنە، ئێستا کاتی ئەوەیە کە لەمە بەدوابا کورد لەوێ دەرێ کە دەچنە گەشت با بێن بۆ باشووری کوردستان، با بچن بۆ ڕۆژهەڵات. خەڵکی ڕۆژهەڵات کولتورە لەلایەن بە تایبەتی خەڵکی ورمێ و ئەوانە زۆریان دەچنە وان و شارەکانی تر دەچنە شەرناخ و جۆلەمێرگ، بەڵام هێشتا ئەو کولتورە بەڕاستی لە لای ئێمە لاوازە. خەڵکی هەولێر و سلەیمانی زۆر کەم دەچنە باکووری کوردستان. ئەمان هاتوون باسی ئەوێتان بۆ بکەن. با ئەم دیمەنانەتان پیشانێم کە لە ڕابردوودا سەردانی ئەوێم کرد. بەڕاستی ئینسان تەمەنی بەزایە ئەچێ کە لەوان نانی بەیانی نەخواردبێ کە ئەم هەموو شتە خۆڕسک و خۆکوردە کە بەدەستی خوشک و دایکەکانمان لە باکووری کوردستان دروست دەکرێ ئەگەر تامت نەکردبێ و ئەگەر نەیهێنی بۆ هەرێمی کوردستان. فەرموو ئەو دیمەنانەی ڕابردوو بین و دەستەکەم بە گفتوگۆکەم. ئەمە بەحری وانە، هەتاوەکو بڵێ سەرنجڕاکێش و جوانە. بخوا چی لە مۆنتیکارلۆ و چی لە نیس کەمترە ئێرە. ئەی کەسی بێورە هەر وەکی ماڵە خادەیە. ملەتی me mêvanperver e. خەڵکی مێردین دەڵێن لە زۆرێک لە وڵاتانی دنیاوە خەڵک بۆ گەشتیاری دێنە ئێرە، بەڵام حەز دەکەن خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە لێرە ببینن. وای 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 ئازم باڵێسن پارانزی وانێسن و بێ ڕەنج بخوا ئەم هەرو دخۆ قوربانتەمە. وای 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 تا سەعەت خۆش بێ جۆکە بیژە وان آخرەتێدا ئیمان، وان ئاخرەتێدا هەر بژی وان. خەڵکی سلێمانی بلا نەشنە ئەنتالیە، بلا نەشنە بۆدرومێ، بلا بنە لە هاوان خۆشە. نا فرانسا نا ئینگلتەرە هەموو ماردن چێ دکن بونە شیرێ کەرا هەیە شیرێ ما کەرا. جوانترین و باشترین پەنیری دنیا لە وانە. سلااف لە سلێمانیە دکەم. سلااو هەمووی دهۆکی خەڵکی دهۆکی سلااو بکەن. ئەزوانێمە سلااو خەرکی گەرمیان. ئەلوانێمە سلااو ڕێز بۆ خەڵکی سلێمانیە. ئەم وانلینە سلااو ڕێز بۆ هەولێرێ.
سرسرا سرچابا از لوانه به سلام و رز بو کردستان رنگین بو سلیمانیه بو هولره بو دهوکه بو زاخوی بو گلی کرد و کردستانی بینەرێن هێژا ئەمژی لە هەولێرینا سڵاو و ڕێز ji بۆ هەمی خەڵکی باکووری کوردستانê li Wanê li Cola Mêrgê li Şernakê li Bedlîsê li Mêrdînê li her cihekî Kurdekî hebe li dinyayê bi taybet li Bakurê Kurdistanê silav û rêz deşênîn ji bo hewa hemiya we jî bi xêratin ser çava gelek dilxweş bûm te dibînim li Hewlêrê. سپاس تشکری دکم مام رنج خدا رحمت دای بابی تا و با دعوت و تشکری دکم ام هیات آخ دروجه کردستان نام دو کی بنیرو هولیرن سپاس تشکری دکم وجی بخیراتن سر ما سر چاوه ما بناوه سلیمانی بناوه هولیر بناوه هلبجا گرمیان دهوک حمیا بخیراتن سر چاوا ام گلک دلخوشین هون لورد بینم گلک جوا من دید لوانه ام گلک دلخوشین جارکی دی پروگرام دوم لناف استودیو رودا و بهفرا چه دکن ما مصاب خیراتی حالت چوا ام جباشن گلک سپاس ام سپاسیا خو ریوبرین رودا و توییت کن جبو موضوعانی وان ام میوان کرن ام گلک خوشحال بون ام جی سلاوی خو د سر ریا رودا و توی جبو پایتخت حرم کردستان هولری جبو سلیمانی جبو کرکوک موصول دهوک رنگین جبو زاهوی طیبتی جبو باجار می دلبرین باجار حلب چه پیش کشتن بخیراتن سر چاوا ام گلک دلخوشین که جنابتا و جناب ما مصاوکی ریوبری توریزم هات نور و امش ننری حکومتی شیرینی هرمی کردستانه لگشتیاری لنا پروگرام و جنابیشان ننری کمپانیا کانن کاغ عطال سلیمانی جنابیان لهولير زور بهم خوشه یکتر بناسن براستی کاغ عطامه با جنابت بڵێم ئێمە جاری پێشوو من تۆم دعوت کرد لەوان لە بەرنامەکەما بووی ئەو بەرنامەیە هیچ کاریگەریەکی هەبوو لەوەی کە خەڵکی ئێرە گەشت بکا بۆ ئەوێ خەڵکی ئەوێ بێ بۆ ئێرە بەڵێ من بەناوی کۆمەڵی کۆمپانیا گەشتیارەکانی شاری سلێمانیەوە زۆر سپاسی بەڕێز دەکەم و تەلەڤیزیۆنی ڕووداو کە ئەمە بۆ دومین جارە بەم میوانە بەڕێزانە منیش لە شاری سلێمانی و بەخێرهاتنیاکەم سەر و سەرچاوم هەر لێرەشەوە لە ڕێم بەرنامەی جەناب تۆ بەناوی کۆمەڵەکەمانەوە داوەتیانەکەم هەر وەختێک دێنە سلێمانی خۆشحاڵە بین و گەورەمانەکەن بەڵێ ئەو بەرنامەی بەڕێزت دەوری خۆی هەبوو و لەگەڵ هاوڕێی بەڕێزم کەیسا لێرە دانیشتۆ لە پشتمەوە کاک شێزا توانیمان ئێمە گروپێک دوو گروپ دروستکەین بۆ شاریوان و زیاتر تێکەڵاو بین بەناو شاریوان و هیواداریشین کە ئەم گروپاتانەمان ئەم تورانەمان لەگەڵیانە بەردەوام بێت ڤیدیۆیەکم بینی وابزانم لە تیکتۆک بوو گەنجێکەڵێ ئەمە ئەو چێشتخانەیە کە ڕەنج باسی کرد لە وان وا پرۆگرامتان دانابوو کە بیان بەنە شوێنە سەرنجڕاکێش و دیارەکان بەڵێ ئەو شوێنانی کە خۆمان چوین و لە پێشەوەیە کە بینی بوومان و لەگەڵ بەڕێز کاک ئەبوو بەکر پیشانی ئێمەیە زۆربەی شوێنەکانمان هەڵبژار لەگەڵ کاک شێزادا کردمانە بەرنمەیەکی جوان و هەر ڤیدۆکانمان نادەوە بۆ خۆشتان و کە ئەو شوێنانە کە سەرنجڕاکێشەر بوو بەلای ئێمان بەڵێ زۆر شوێنی سەرنجڕاکێشی تایە هەر لێرە کە لە کوردستانی خۆمانە لە سلێمانی و دەزەکەین بە جوڵە بەرە و مەرزی سەرزیری ئەوان چەنەها شوێنەکانی خۆمان چەنەها شوێنی جوانی تیا بوو کە خۆم نەمدی بوو بەڕاستی من بۆیە لێرەوە داوا دەکەم ئەوانیشە دووبارە ئەنێشت وەکو ئێمە کە جارێک دوو جار تورە نێرینە ئەوێ ئەوانیش دەستکەن بەوەی کە بتوانن تور بۆ ئێمە بنێر و گروپات بۆ ئێمە بنێرن چکە ئێمەش کوردستانی ئێمەش ئارامە هەر لە مەرزەوە ئەیگری تا دەکاتە ئەو کۆتا نقطەی هەرێمی کوردستان هەر هەمووی ئارام و ئاسایشێکی باشی تایە هەموو جوانەکانی کوردستانیش هەر لە هەولێر و دوهۆک و زاخۆ و سلێمانیەوە بەخێرهاتنتان نەکات و باوەشمانەکەینەوە بۆ هاتنی ئێوەی بەڕێستان لە بەرنامەی ڕابردوو لە یادم دێ لە وان کاک عەتا فەرمووی هیوادارم دوو جار جەختی کردەوە کە مەرزی سەرزێر کە ئەتوانی بینەرانی بەڕێز من نامەوێت لە ژیانمدا کەسێکی بەخیل بم حەزەکەم هەموو شتانەی کە خۆم ئیتر مادی بێ معنەوی بێ لە ژیانم بەدەستم هێنابێ حەزەکەم هەموو خەڵک هەی بێ بەڕاستی حەزەکەم ئێوەش ئەو سویسرایە هەرچەندە نازانم بۆ کوردستان تەشبیهەکەن بە سویسرا خۆی کەمتر لە سویسرانیە ئەو مەرزی سەرزێڕە کاک عەتاوتی ئاواتەخوازم بێ بە 24 کاژێری ئێستا بووە پێمە بەجارێ بۆ گەشتیاری نەبوو بۆ 24 کاژێری ئێستا نەبووە
ئەی ئێوە بە هەوڵمان ئەزانی چەند جوانە بێگومان ئەمەندە سەرنج ڕاکێشە ئەمەندە چیای جوانە بینی ئەمەندە ڕەنگی جیاواز و نامۆ ئەبینی بەلای ئاوا ڕۆی هەتاوەکووان گوناح نییە هەموو کوردێک نەیبینێ کاکە سیروان دەزانی کاگڕنجیان پێم وا بێ ئەوانە زیاتر لە لای برادران لە باکووری کوردستانیان پەیوەستە بە سیاسەتی تورکیاکەنەی کردو دە 24 سعاتەنە لە لای ئێمەوە ئامادەکاری تاوی وەکراوە بینیشتان بە ڕسمی لە ماوەی ڕابردووە بەخوا ئێوەش تۆزەکەم تەرخەمم بڵێ بۆ من ئەم بەرنامەیە قەرارم ماوە هیچ شەڕوشت نەکەم بەس ئەم شتاڵم لەبەری حەزەکەم باسی خۆشی و جوانی و گەشتوانە بکەن بەڵام من لەوێ بووم سەرۆکی ژووری بازرگانی کوێ بوو ئاسۆ داوەتمان کردبوو سەرۆکی ژووری بازرگانی ئامادەم داوەت کردبوو داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە ڕێگای فڕۆکەوانی بکاتەوەتی کۆمپانیەکانی ئێمە ئامادەیان دەربڕیوە و ئەوان نامیان ناردەوە بۆ هەرێمی کوردستان و دڵنیام لەوەی چەپڵە بەیەک دەست لێ نادرێ نەزانم بە کرمانجی ئەف پند هەنە دەبێژێ چەپڵە بە دەستێکی نابێت نا باشە ئێوەش بێ هەوڵبان وانە بۆی ببێ بە 24 کاژێر و هەموو خەڵک بتوانێت بچێ بێگومان کاگڕنج ینی دەستەی گەشت و گوزار لە چوارچێوەی پلانی استراتیژی کابینی نوێم هەموو هەوڵی دا سەرەتا ژێرخانی گەشتیاری هەرێمی کوردستان ببوژێنێتەوە خۆشبەختانەش لە 6 ساڵی ڕابردوو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکایەتی سەرۆک وەزیران تەواوی ڕاستپەردەکانی دەستەی گەشت و گوزار و وەزارەتی شارەوانی گەشت و گوزاری پەسەند کرد بە بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بتوانێت چالاکیەکانی گەشت و گوزار ئەنجام بدات. لە ناو پرۆگرامەکەم سەرۆکی ژووری بازرگانی ئامەد داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێگای فڕۆکەوانی هەولێر بۆ ئامەد بکاتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ناوەتەوە ئەم قسەیەم بۆ جەنابەت نییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەموویەتی تۆش جەنابێت تەژی لەوێ دەرێبووی. محەممەد کایە لە ناو پرۆگرامێ من گوت ئەم داخوازی دکەین موافقەت لە جەم حکوومەتە هەرێما کوردستانê بێتە قوبولکردن حتا ڕێ فڕۆکەوانیژی هەولێر ئامەد بێتە ڤەکردن حتا نوکە نەهاتیە ڤەکردن حتا نوکە مەرزن گەشتیاری ینی تۆریزمێ سەرزێڕێ نەهاتیە ڤەکردن ji بۆ 24 دەمژمێرە ئەvە سوچی کینە مامۆستا بڕێتە yani evet navbera her du devlet ve da hiç tam nehatiye vekirin, tam nehatiye vekirin. Bas lazım وجی امی بچن سردا امی بچن بخابتن امی از her گاه وقتی هر ما انقره امی وزیرگاه توریسم امی بینن زمان انشالله امی و درج بیتیم 24 ساعت. باشه. کاک سیروان فرمایش تکو طاوب که. پێم وابێ ئەوەی کە لە بەرنمەیەکەوە داوایان کردو ئێمە ڕێز لەو مەسەرەن داواکە مش لێرەوە داوا دەکەم هێلی فڕۆکەوانی نێوان هەولێر و سلێمانی لەگە دیار بەخۆش محەممەد کایە وتی موافقەکەمان هەیە ئەخە دەکرێت بکرێت بەڵام دوای وابزەم شاندێک لە پارێزگای هەولێر و کاگومێت خۆشناوان سەردانیان کرد هەموو ئامادەکاریەکیان دەربڕیوە هەمووی بۆ هەر کار ئاسانەیە بگرێت خۆ دەزانی ئەوە سیستەمێکە لە نێوان کڕانەوەی هێر موافقەی هێڵی تیارانی عراقیەوێ ئەزانم بەس هیچ شتێک زەحمەت نییە ئەگەر بەڵام هەوڵی پێما هەوڵی بۆ درێ ئەمەکردنەوەی ئەو دوو مەرزەش جێگای خۆشحاڵیە ینی کامە بەتەنیا پێشتر برایم خەلی بیستە دوودانی کەمانێ کە دەکرێت زیاتر خەڵکی منتقەی سۆران و ڕاپەڕین و سلێمانی نەگەڕێنەوە بێن بەو ڕێدورە بچن بیا بڕن ئەوەی وەکەوەی جەنابەت فەرمووت ئەگە بەو ڕێیا بڕۆن خەتی بارزانوانی بۆ ئامادە بکرێت بڕوە جوانترین سروشتەکانی کوردستان لەو ڕێگایەیە زۆر هەتاوەکو ئێستا ینی سەرنجت لەسەر ئەوە نییە خەڵکی پارچەکانی کوردستان گوناح نییە یەکتر نەناسن گوناح نییە کە خەڵکی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور سەردانی یەکتر نەکەن نا بەعکسەوە دەبی سەردانی یەکدری بکەن زیاتر و یەکدریش بناسن و ئەو جێگایانش کە دەچنە مەسەلەن ئیستانبول و ئەوانە منطقەی وان هیچ فەرقەچیدا نییە لەگەر جێگای دی یعنی لە خۆشی و لە جێگای سیاحی خۆشتریشە جێگای سیاحی و نێزیکتریشە ئاوەکەی نەقەشیتیا بۆ خوا بەێ نەنقمە بیت ئەخر زۆر سەیرە سەحرێکی زۆر سوێر نییە وەک دەریای مرد و نقمیش نابی کە مەلاکەی ناشخنکە بەێ وەکو زمانی خۆش قسان دەکە کێشەی لە زمانیش نابیتن کە تێنەگاتن ئیتر پارچەکە لە شاری خۆی پێمان باشە ئەمەش تەئیدی ئەوانە دەکەین هەر چار پارچەی کوردستان بتوانین سیاحەمان یەک بی باشە لە ساڵێکا چەند گرروپ دەبەنە ئەوە
بۆ وان بۆ شوێنەکانی تر. بەخوای وان لەبەوەی ئێستا کە ئەو مەرزەنوێیەکە کرایتەوە ئیتر کە کرایتەوە ماوەیەکی کەمە بەس ئەمەش داوا دەکەین ئەوان ئەگەر لێ بگەڕین بە پاسەکانی عێراق یان کوردستان بتوانین گەشتیاری لە بۆ وێن دەری بن لە بۆی تەکلوفەی کۆستی پارەکەی کەمتر دەبی بەس ئەتوو مەسەلەن ئەوان مثلا موافقی هەبی ئێستا ئەمە مەسەلەن وەکو وان موافق بکە طبعا مەرزەکە کە بینی عێراق و بینی بلین حکوومەتی مە و حکوومەتی تورکیای داخل بی بۆ ئێستا کە کۆمپانیەکانی مەسافام دەکەیت چ دەبێژێ بەلێ دەبێژە لازمە وە موافقە بکەن ji بۆ پاسێن گەشتیاری ji بۆ وان تۆریستێ عێراقی و هەرێما کوردستانە یعنی حتا بکارن بە وان ترۆمبێلا بێنە ناو تورکیا ئەvە gelek کار ئاسانیە ji بۆ هاتنا کورد و عەرەبی عێراقێ نه ماشین دکارم بێنەوە نەکارن نوکەنا ئێستا ناتوانین خێر وەکو پاس ناتوانانی وەکو سەرزەر لەدار نکارن ئەمە بەلێ سەرزەر دەبێژە مامۆستاژ بتەنێ سەرزەر نەکارەیان نا هەتا ئیبراهیم خەلیلیش وەکو ئیبراهیم خەلیلی نەکارێ عێراقی ڕقم عێراق ناتوانانی بچی سەرزێر هێشتا تام نەرنوشتە ئیبراهیم خەلیلژی دەبێت ئیبراهیم خەلیل نزانم سەرزێر تام نەرنوشتە دەمەکە نزیک دەوابیە کێماسیش هەنە تایبەت بەس وە حەقا ریپۆرتی خۆ پاشی ئەف پرۆگرام بنویسن لە ئیبراهیم خەلیلژی پاز نەکارێ بێتەوە دەرە ئیبراهیم خەلیل نوتکەن نەوە سایە مامۆستا ینی لازمە لەگەڵ دەوڵەتێ تورکیا باخبن چەند ساعتە ئیبراهیم خەلیل 4 ساعتە ji بۆ ئامادە بەێ بەێ 4 ساعت بوو والله کەمتر ساعت هەمیان لەسەر یەک جادە دەکاری بچی عەرەبی بچووک ئیبراهیم خەلیل ڕ نکارن وەرنە تورکی ڕقەمی عێراق عەرەبەی کوچک بچک دەکارن لێ پاسێ مەزن نەکارن پاسی گەشتیاری ئۆتۆبیس مامۆستا ئێستا بە بەحسات شتێن گەلک جدی نەکەین نە من gelek دڵخۆش بووم هاتمەوانێ من حەز دەکەم خەڵکی مەژی وانێ بناسن جۆ لە مێرگێ بناسن شەرناخێ بناسن تە چ دەبێژیە خەڵکی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە تە بۆ خۆ دگەلوان باخەوە تە ناوبەر ینی ناخوازی سپاس دکەم تەشەکرێ دکەم ئەم بۆ vê پرۆگرامê me بۆ milletê هەولێرê dihokê Sulêmaniyê Zahoyê Helepçe Kurdistanê komplê mehan heftan da em hez dikin wera şemzîna Çukurca Gewerê Cilemêrgê bo ajansê we bo kompanyê we bo turizmciyê we info programîkî me hazir kiriye em du roje lêyane em sivê jî biçine Zahoyê em bo dawetê hatin em we dawet dikin کی دێنە سلێمانی من وە داوت دەکەم ji سلێمانiyê îdî ser Erbilê ser müdüriyê em ê davet yazısî binivîsin resmî em ê müdüriye wera dawetê bişînin Sulêmaniyê Hewlêrê Duhokê Zahoyê komple Kurdistanê em ê dawetken sê şevan çar rojan Cilemêrgê Geverê Şemzîna em ê were programa hazirken tanıtma şehra xwe bikin wêrê Geverê Hilton Otel hate vekirinê 107 odê wî hene oteleke zaf cindî temiz teze hate çêkirinê Otel ne yanî nirxên hotel jî gelek herzan e li wê derê ne wekî İstanbul û $35 dekarî ji bo şewekî 4 stêra 5 stêr belê Hilton 5 stêr $35 yani gotina te jî İstanbul'ê Antalya'yı ve demê $300 $400 hatta $700 li Antalya hatta $1200 jî otel hene xarina Kurdistanê jî gelme taşta beyanî jî li ser hotel li wane belê taştan jî sere wê bêlga me xarina wî gi doğal e milletê me xwe milletê Kurd çê dike dayîk çê dikin jinkê me hazir dikin xarina taştê şîwê penîrê me dunyayê da meşhûr e penîrê Wanê yê Cilemêrgê Geverê
ام بو تانتمي ماستر مجي لهوليري وصايا ماستي ماجي مشهور ماستر ما لهوليري بر مشهورة تتزاني ماستي ماجي مشهور دل مجي لهوليري سليمانية ودهوكي بر مشهورة جبو ميفان وبالتنيا دخوازن خلقي ما بيت ودريا دخوازن خلقي ودريا جيب شنن جبو كردستاني تاني خلقي اوي بيبو ايراننا تتشكر باشي بروجرام مام نها توریزمی دا ام خدمت سکتورینه ام خدمت دفروشنه میوانان خدمت دا حتی ام آژانس کمپانی نچن دستیناسیونه کی نوینن خود شعبی خود تثبیت نکن توریستک تاریخ وانا اوتیل وانا جیه گره جیه نانخارنه جیه فراوینی ام خو نوینن جاوی خو نوینن ام نکارن فروش باشا من بتشافي خو ديت لباكوريا كردستان دقل جناب كاك عطا ام وقت كي فقريان هردم دبيجين وان جولميرغ شمزينان نافي قندوارجي دبيجين خلق تا ماموستا هات نفر تا هولير ديت نوكات تشد بيجيه تماشافان روداوي لباكوريا كردستان لسر هولير لسر خارنا هولير لسر رستورانتا هولير هوتيلا هولير هوتيلا دهوك خارنا دهوك صلاتو وانشتين دهوك يعني او نوفيت جمرين قيمت لينا بيجا خلقي وان بيجا خلقي جولامير واني خلقي جولاميرجي ما هات ديت ام كو زفرين امي بروغرامي خدا بنويسن ما تشو ناني تاشتي وان خار ما خوراکی وان خرم اوتیلی وان دیت ما تاریخی جی وان دیت خارنا هولر کی جان رستوران پر خوش بود یعنی گیجی زف خوشن گیشتی بله دهو گیجی کی جان خارن گلک جدا بود طعمه کی جدا هم مدیر مبره رستوران تا کی آی بی سی رستوران بله هولری دنیا متفاقی تمام ویری هنه بینست چند چشت خارن ویری هیا Türkiye mutfağı, İran mutfağı, İtalyan mutfağı yani kuyam طعمه وان شوابو كي جان خارن قالك خوش ولا اي بي سي طعمه گشکی خوش بو ما طعم کردن دهوك شوابو دهوك جی زاف خوش بو هم دوی واری ویری جی رستوران که منانی خر منیورو نانی خر اگر تدقل مالباتا خو زاروكا خو بيت فيدري يعني چه دبیجی زاروکی خو وقتی که وگری kültür ama aynı milletin em Kürdistan'ı milletekin tek milletekin em hatına liyem xo mala xo da hissetmişken az evi bej mezarı xo meveri yabancı tihs eknekir beri az çume İran'ı zaf çume az turizmcime çume şes çend duala تشويه الروشالاجي beri چه دبیجی خلکی سنا مریوان کرماشان خلقي ورميا قالك دنا باكورينا خلقي ورميا من وان ديت لا باكوريا لسر بحرا وانه بس خلقي السنو مريوان وبوكان صلاو رزم بوتانا كرماشان خلق شد بيجي وان شد بيجي خلقي كرماشان حتى بين وانه وان جي باسبورت هي دكارن بله وان تاخد شعبي خديت دوالك زف باش تاريخي نزام من بس بتانيا دبيجي موان Diyarbakır jî, Colemer jî, hemiya cihan. Ama bölge Kürdistan'ı Türkiye'de Van hakikaten xudi şehireke zaf cindiye. Colemer şehireke zaf cindiye. Ve demeliye çelu penç. Tam Merdin jibir ki. Yani tavi yani biraz Merdin kısrı bir bakşine. Liye çel penç derece germayı heye gelmen hav 23 derece 25 derece zozanın. برف زيده برف زيده بله برف زيده تي شلاله ما مشهور شلاله ما هنا توريزم زفستان جي هيا زفستان جي قياق مركزيه ما جولامير جي واني جي بله يعني جيبو هر ورزك هر زماني هر تايبتي بله توريزمي را açığı bu hatına ma حزدكن ملتي ميليه ورا واني جولامير گاوري شمزينا ملتي ويري جي ورا كردستاني دهوکی هولری سلیمانی زاخوی چون هاتن هوا ملت قالخنمش سنو مریوان بوکان کرماشان ایلام وانجه هندیج لروشالاتا کردستانه کردستان کامپلی تمامی هم حزدکن که چون هاتن چه بید هم سرویالیان خدای من حزدکم جناب تو گروپ تجی سلیمانی جی ببینه مثلا سرچنار ما جی
سەرچنار چاوایەتە خودێ ئێستا زۆ باشە شوێنێکی خێزانی هەر لە بەیانیان لە سەعات 9 خەڵکی ڕووی تێکە تا ئێوارەکەم دوای ئەم ناوبڕەبیری سەرچنارەکەم تۆزە باسی سەرچنار بۆ ئەمانی ئێمەش بکەیت بۆ بینەرانیش باشە بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕاگەڕن. بەڵێ بەرەزان جارێک تر سڵاوتان لەبێ کاکە عەتابوو وەرە ڕامگرتی فەرموویستە باسی سەرچنار بکەی بۆ میوانەکانم و بۆ ئەو گروپە بەڕێزەی کە هاتوون. بەڵێ باش هاوینە هەواری سەرچنار وەکو خۆتان نەزانانی ئێمە هەر کە چاومان کردوتۆ لە مناڵی شوێنێکە کە نزیکە و لە ناو شاری سلێمانیا بۆ ینی هیچ تەکلیفەیەکی ناوێ هیچ شتێکی نایە بە ئاسانترین شێوەی تەناو سەرچنار کە شوێنێکی دڵڕفێنە کە هەمومان لە مێشکمانە ماوەتەوە زۆربەی زۆری دراوسەکانمان هەر وەکو ئێران و تورکیا کە ناوی شاری سلێمانیا بی بە سەرچناریەتە پێشەوە سەرچناریش ئیستا شوێنێکی زۆر سیاحی خۆشە کە نۆژەن کراوەتەوە ینی دەخوازی وەکی خەڵکی ڕۆژهەڵات خەڵکی باکوورژی بێنە سلەیمانیە بێنە هەڵەبجە بچنە ئەحمەد ئاوا من لێرەوە دووبارە داوەتیانەکەمەوە پێ خۆشحاڵی ژەبین بە ناوی کۆمەڵی کۆمپانیا گەشتارەکان و بە ناوی حکوومەتیشەوە کە جەنابی بەڕێزی لێرەیە وەکو بەڕێوەتی گەشت و گوزار داوەتیشانەکەین بۆ سلێمانی بێن جوانیەکانی شاری سلێمانی هەر لە سەرچنارەوە کە نزیکترین شوێمانە شوێنێکی دڵڕفێنە ئەمە داوەتەکەیە لە ئیستاوە داوەتیانەکە ئێوە داوەتن لە سلێمانی بەڵێ هەر لە ئیستاوە حەزەکەنچکە ئارامی کوردستان بەگشتی و ئارامی شاری سلێمانی ئێوەیە کە بتوانین ئێمەش لە خزمەتیان نابین پارێزگای هەڵەبجە پارێزگای هەڵەبجە ئاینەشت ینی ئەو جوانیانەی کە لە سلێمانیا هەیە هەر وەکو شوێنەکانی کە وەکو دەستە خوشکەکانی کە وەکو شارەکانی هەولێر و دووەکو زاخۆ لە سلێمانی شاگەر کەمتر نەبێ لە مستەوای ئەوانە یان زیاترە هەر لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی میواندۆسیەوە لە ڕووی جوانیەکانی شاری سلێمان لە ڕووی ئەو خواردنە خۆشانەی کە لە سلێمانیا هەیە بە تایبەتی وەکو کاغرەنج و کاکسیوان خوانەزان ئێمە نەوەک لە کفتەمان هەیە شاری سلێمانی بە کفتەی سابووکەران بەناوبانگە ئەم شتانە نەوە جۆرێکمان هەیە لە دۆڵمە یاپراخ کە زۆر تایبەتن ئەم خۆشیانەی ئێمە و چەنەها جار لای ئێمە پێشەنگای تایبەتی دەستە خۆش بە لە جەممە زێدەتر ژن دۆڵمە حەج دەکات لە جەمۆژی وەسایە یا ئەم هەموو حەجێتیان ژنجی هەستیا زەڵامجی هەستیا لە کوردستان زێدەتر ژن ئەگەر پیاوێکی گەلێک دۆڵمە بخوا دەبێژن ئەوە پیچێک لەگەڵ ئەوەشدا ئێمە لە مانگی هەشتا فوارێکی گەورە هەیە لە ئێمە پێشەنگایەکی گەورەی گەشت و گوزارە هەلێرەوە داوەتیشتانەکەن بۆ ئەوە کە وجوتان هەبێ وەکو شاریوان دەکرێتەوە ئێمە لە حەڤەی هەشت بۆ 28 خۆی دەستەی گشتی گەشت و گوزار ئاگادارە چەندەها وڵات بەشدارە بۆ نمونە وڵاتی ئێران بەشدارن تورکیا لوبنان بەشدارەوە شەریکاتی ئەمانمان داوەت کردووە شەریکاتی فواری توریزمیە گەشت و گوزاریە و سەلامەتی گەشت ماهی ئۆغۆستوسە ینی 17 بۆ 20 ئۆغۆستوس بەڵێ گەورەترین و یەکەم پێشەنگای گەشت و گوزارە فوارە کە لە شاری سلێمانیا دەبێت بەڵێ لە سلێمانیادا بەرگوزارە بێ ئەمێ وارن سەر چاڵە گەلک مەمنونی ئێمە خۆشحاڵ دەبین کە ئێوە وەکو شاریوانێ بەشدار بین بێجگەلەوە کە لە سلێمانی دەردەچیتە دەرەوە ئەمە شوێنی زۆر خۆشمانێ بۆ نمونە ئەحماوە بۆ نمونە سەرسیر بۆ ئەو نمونە زۆربەی زۆری شوێنە گەشتیارەکانمان و چەندەها ڕێستورانی جوان و تایبەتمان هەیە بە تایبەتی لە ناوچێکێک کە لە دەرەوەی سلێمانیە پێڵەن سیتێک لەمانە هەمووی لە لای ئەوان نرخ هەرزانە بەراورد بە زۆر شوێنی دنیا لای ئەوان هۆتێل لە 25 دلارەوە بۆ 50 دلار لای ئێوەش مەسەڵەن کار ئاسانیەکەن لەم وەرزی گەشتیاریەدا بۆ خەڵکی باکووری کوردستان ئەگەر ئەوان گروپەکان دروست بکەن ئێمە بە خۆشحاڵیەوە تایبەتەرچەنەوە بۆ پرسیارە کاکسیروان بکەم سامن هەردووشی بەیانلایەنەکە بازگەم بە خۆشحاڵی ئەمە چەنەها هۆتێلات هەیە لەگەڵمانە کە ئیژەکە بە تایبەتی لە کاتی هێنانی گروپاتە بەڵێ نرخێکی وامان ئەیادێک کە ئێمەش بتوانین ئەوان داوەتکەین و بێنین و یان خۆیان وەکو گروپ بێن بەڵام لێرەوە من پێشنیارێکیش مێ بۆ جەودەت ئابێ پێشنیاریا لای من وتە گلەیی پێشنیار و گلەیشە زۆربەی گازدە هەنە دەبێژێ ئەم گروپێ خۆشان گروپێ وە نەهاتێت ئێمە نەها سەر گوتنا ئاتەبێ ڕجاکی من هەیە گەلە هەن مەرە ئینفۆکی چێکەن ئەم کۆمپانیە خوواینە سلێمانی هەولێرێ کوردستانی بینە ناسکردن کۆمپانی چاوێ نەوینن من خەبەرە خودی پێشیەداژی گو نوکەوان خوددان کۆمپانیانە دەگەلوە هاتینەڤر قسمان کۆمپانی قسمان بەێ مە کۆمپانی خوژیانینە ئەس ئێستا من ئینفۆ حاضر دەکەم بۆ تۆ بەسەر گەل من هاتن ئەزداوە دوسێ جارەکە تێمێ گۆ مە حەقا باش نزانبی هەولێر
دهوک بەس نوکە دەزانن ناکە دزانن یا گومە نزان بیمە بزان بیا حقا خوشە نوکەژی نەزانن یا نوکە دزانن باش وان گروپادا بەێ چا چونە مەملەکەت یê daynene programê xwe firoşin mêvan abînin hinekî jî serzêr yalê me jî yalê we jî em ê baskî yalê xwe ra devleta xwe ra bikin ki rê hinekî nebaş e ew ê rê hinekî statiya rê daha çêtir çêken derxine ser û 24 seheta xerab ne baş e daha çêtir bit daha çêtir bit بۆ تجاریە jî ve daha çêtir be 24 seheta bişxole vekin بۆ we jî bû me jî zef baş bit milletê Kurdistanê lê yalê me nenase milletê me jî yalê we nenase heta niha serzêr qedara 2-3 sal evek bîye berê tune bî em diçûn ekê ra dahatin Xelîl İbrahîm ra dahatin marketînê hikûmetî herêm jî marketîneka Sîrwanûwan jî ji bo seriya me jî kemasiyê me jî hene Xelîl İbrahîm me ra pir dûr diket 13 saet 15 saet millet aciz dibîne serzêr pir nêzînge 4 saeta 5 saeta tu wanê 3 saeta tu gewerê şemzînayê ser wîya em gele her teref baş bixevitin 24 seheta bişxole îzna Xwedê yalê we jî yalê me jî turizmê zêde mêvanê me jî werin mêvanê we jî werin em hewîne ser vîzeyê jî şikayet bo me hatin pir hatin duêva îro zivirandinê em ê Bakanlığa xwe re jî binivîsin $185 Türkiye vize milletê Kurdistanê ra uygulamış dike zef zêde milletê me jî lê zarokê me Kurdan zêde ne aileke 5 nefer 7 nefer dertê qeyêra xwedkutehî qeberdamiş nebiye derneketiye mala xwe $1000 $1300 li cem xwe nivîsiye min cem xwe notê xwe hildane şikayetên xelkî belê min şikayeta em hil didin me notê xwe hildane em ça zivirên em ê Bakanlığa xwe ra Turizm Müdürlüğü xwe ra binivîsin em ê wana ra xeber din em ê bêjin eva uygulama nebaş e hin me ra divên herin derve mêvana bînin hin evî zulmî dikin em ê mêvana çam bînin مامۆستا شکایەتێ وە تەسیر چێ دەکات لەسەر دەوڵەتە تورکیا مەسەلەن ji بۆ کاراسانی ji بۆ تۆریزمە مەلەڤر ڕاستە وەختی ئەم دچن جیبینەوە ئەم تەنێ ناچن ئەم هەموو ئەکیبا جلەمێرگە ئەم هەف دچن شەش شارەداری هەنە ئیل باشخوانی هەنە ئیشتە ئەو نە هەموو گەیلێ دچن ئەم خواستەکێک و داخوازێک و ئەم هەموو بەهەورە دینن زمان ئەو ژی تەسیر دکەتن ئینشاءالله مامۆستا سیرانی دەزانی کاک ڕێزباس لە $35 لەوان کرد دەزانی گرۆپ بێتە لای ئێمە زۆر هەرزانترە ئێمە ساڵی پاریش کە برادران هاتن کاگە وە کوردستان لێرە دانیشتن هاتن سەردانی کوردستانیان کرد هەولێر و دهۆک و ئەمان گەڕان و بەشداری معرەزیشیان کرد لە دهۆک پێمان گوتن یەک گروپ بۆ باشوور بنێرن 3 گروپ بۆ باکوورە نێرین فام دەکەیت چ دەبێت یەک گروپ هەیەوە بێتە ڤر وان 3 گروپ لە ڤر دەشێنن ji بۆ وێ دەرێ لەگەڵ ئەوەی بەڕاستی تەماسیەوان هەیە تا ئێستا لەگەڵ ئەوەی کار ئاسانی بۆوان زۆر زیاترە پێویستیان بە ڤیزە نییە کە دێنە باشووری کوردستان خەڵکی ئەمە پێویستی بە ڤیزە کە زۆر گرانەکەی لە سەری ئیشی بۆکان بەڵام پێما لە سیاسەتەکە زۆر لە سەروی ئەوان دەسەڵاتڕم پێ بکە حەزەکەم زانی لە سیاسەتی تورکیادا گوێ لە دام و دەستگاکانی خۆیان نەگرن بۆ گەیاندنی سکاڵای خەڵک چونکە مەسە تۆریزم یەکێکە لە شادەمارەکانی ئابووری تورکیا ئێمە پێمان خۆشە خەڵک زیاتر بۆ ئێرم وەکو بە بازارکردنی گەشت و گوزاری حکومەت پێمان خۆشە زیاتر بە بازارکردنکەی ڕاستە ئەوانش پارچیەکن لە کوردستان بەڵام بۆ باشووری کوردستان و شارەکانی ئێمە هەر لە زاخۆ تا هەڵەبجە چکە ئەوەی لە کوردستان لە باشووری کوردستانی خزمەتگوزاری ئێوە چییە وەکو حکوومەتی هەرێم ji بۆ خەڵکێوان هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکەن قەزدە من نەشارێوانە وان یعنی حەمیان هەموو خەڵکی هەموو شارەکانی کوردستان دیاربەکر و ماردین و شارناخ و وان و گەڤەرکێ و جۆ لە مێرگوامیە هەموو ئاسانکاریەکیان بۆکەین بابێن بە چاوی خۆیان ببینین دوو ڕۆژە نوێنەرەکانیان ئەوەی کە سەیدا جەودەت باسی کە ڕاستە تا خاوەنی کۆمپانیا بخۆی بە چاوی خۆی شوێنەکە نبینێت جوانی شوێنەکە نبینێ ئاسانکاری و میێوان دۆستی میێوانداری خەڵکی باشوور نبینن ناتوانن خەڵکی بۆ بن بۆ ئێمە ژوایە خاوەنی کۆمپانیەکانی مەکتا نەچن بە چاوی خۆیان ئەو وڵاتان نبین ناتوانن گروپی بۆ بن تا دەڵی بە خەڵکی هەرێمی کوردستان لەم وەرزی گەشت و هاوین و پشووی مناڵەکانیان تاوەکو بچن بۆ سەردانی ئەوان
منەڵێم سەرەتا سوپاسی خەڵکی باشووری کوردستانەکە لە میوان دۆستیان بۆ ئەو گەشتیارە زۆرەی کە لە هاوین ڕوو لە هەرێمی کوردستانەکە بۆ خۆ دەزانین کاک ئێمە ئێستا بۆ میوانەکانی خۆمان کە میوانی گەشت و گوزارن لێرە بە زۆری توانیمانە لە ئوتێلەکان جێگایان بۆ بکەینەوە چکە ئوتێلەکانی ئێمە پڕن ئێستا لەم کاتە چەند هزار کەس هاتووە ئێمە بۆ جێژنە تەسەوڕمان لەسەر 300,000 گەشتیارە کە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بکە بۆیە ئامادەکاری تەواو کراوە لە تاوی شار و شارچکانەکانی ئێمە لە هەرش بەڕێ بەڵێ ستاتیستێک ژمارەیەک ئامارێک لە جەموە هەیە چەند کەس هاتیە وانێ کوردستان نا لە هەمیا جێن 2022 ملیۆنێک 685 ملیۆنێک 675,000 کەس هزار کەس هاتبوو وانێ بۆ وانێ وان کەسی کە دێنێوانێ دەچنە شارێن دیژی بەێ تابێت بەێ دچنە شاری دنیژی دچنە ئیستانبول دچنە ئەنقەرە ئەمە وانێ ئەم ژێرە پاکس دەبێن گەجە شەوی ڕازانێ زیاتر ji ber xatira behra wanê tên wan çiya û tiştan ser havînê ser hewayê ser zozantiyê tenê vistanê ser turizma qayaxê merkeziyê tenê dönemsel her dönemê wanê turizm hareketli ye eger êsta kesek li Silêmanî li Duhok li Hewlêr xanewadeyekî çwar kesî bên bo wan çenê pare li seriyan nekeve çend be hotel be xwardin بە ئۆتۆمبیل وانێ ئۆتێل سێسترێک پێنجسترێک هەفتەیەک ینی 20 دلارە سەری شەوی سەری نەفەری حتا 50 دلاری هەیە وانێ گیاوەری جوولامێرگی یانی 20 دلارەکانیش باشە کواڵەتی ئەوەی هەیە بەل تابی سێسترێک چارسترێک 20 دلار 30 دلار هۆتێلی پڕ باش بە 50 دلارە زۆر باش پێنجسترێک 50 دلار 6 دلار بەێ یعنی سەدی بیستی ئەو پارە دەکەوێت کە دەچێتە ئەنتالیا 120 ناچێ سەدی بیستی ینی هەفتەیەکی ئەنتالیە ببینە کووانێ ببینە 180 جێبەوەندایی ببینێن سەدی پارێوان جێوان بێوان بەگەرە ملەتی وانێ جولامێرگی گەوەرێ عینی ملەتی وانە ملەتێک میوانێ وی لێ دچنە ئەنتالیا و ئیستانبول ئەنقەرێ ئینگلیزیان ترکی نزانن نکارن خۆی ئیفادە بکرد ڕاست دەبێژی ئەوە ئەزمان زەف ینی لەوێ بۆ نمونە من چۆن قسە لەگەڵ جەنابەت دەکەم ئێستا هەموو شتێک لە من تێگەی هیچ کێشت نابێ ینی هەموو کەسێک لە تۆ تێگا بە زمانی خۆت وانە زمانی باشە بەس خەڵکی باکوورژی هەندێک خەڵکی باکوورژی هەنە بۆ خۆ هەنە دەچنە ئەنقەرە و ئەستەمبۆڵە ئەگەر وانژی بێنە هەولێرێ سەدی چەند مەسرف کەمتر دەکەن خەرجی کەمتر دەکەن 145 کەمتر ئەگەر بێنە هەولێرێ دهۆکی بەێ ینی ئۆتێلێمە دها بەهاترن بەس مامۆستا دەبێژێ خزمەتگوزاری مەژی خزمەتگوزاری مە زیاترە ڕەنگە باشتریش بێ بە حکومی تەجروبەی هاتنی گەشتیاری زۆر لە تاوی شارەکانی ئەمە هەل لە هەڵەبجە تازاخۆ ئوتێلی مەش زیاترە هەل لە پێنجستەلە لە سێ ئەستێری لە 4 ئەستێر ئێستا لە بەسەنە شەوێک بۆ گروپێک شەوی 14,000 لە 4 ئەستێرێک دەمێنێتەوە بۆ کەسێک لە کوردستان یعنی لا ئێمە نیوە مەسرفی وان دەڕوە بۆ لە بە گروپات باشە دەکاری $10 مەسەرەن کەسێک بۆ گروپات بێ شەوی $10 لەسەرکەوێت لە ئوتێلە 4 سێرەکانی ماوانی کە بۆ گروپات نەک ئەمە چکە خەڵکزانانی هەندێک ئوتێل هەیە کە تو باسی براندەکانەکەی ناوی هیچ بۆ نەبێتێ ڕکلاموان ئەمانە گرانترن چکەوانە زیاتر کۆمپانیا و خەڵکی کۆمپانیەکان لێمنیا خۆڕێکخراوەکان بەڵام بۆ گروپ لای ئێمە هەرزانترە وەک لە تورکیا بەڵام بەڕاستی حەقە مامۆستا بۆ کۆمپانیەکان کاراسانی بکرێەوەنە بە چاوی تەماع و زەڕی بە و نازانم چی سەیریان نەکەن چونکە خەڵکی کوردستان زۆر ماندووە لە ئەی تو زێت خەڵکی کوردستان ماندووە بەدەست هزار شتەوە ئێستا نامێ ینی باسی بکەم ینی تەنیا گەشت هەیە لەم مانگە خەڵکە توانێت گەشت بکە حکوومەتی هەرێم کاراسانی بکە ئەبینی ئەو کاراسانیە ئەبینی کرابێت بەخوای ئێستا زۆریە بە نسبەت هوتێلەکان کارەبایان لۆری تامینکە لەبەرەوەی خۆزانی مەسئلەی مۆلیدە و گاز و ئەوانە لە سەریان زۆر دەوەستی بە نسبەت ئەو کۆمپانیەکان خزمەتگوزاری گشتی ژێرخانی گەشتیاریە بێ زۆر چاک وانە طبعا بەو بودجەکەمی کە دانراوە بۆ دەستە بە قورآن هیچ ناکرێت بە 3 دینار و نازانم نەخێر وانە پێویستی بە زیاترە پێویستی بە زیاترە اینجا با بچمە دەخوازم مامۆستا خوددان
کۆمپانیا کینە لەڤر جەنابێتە کۆمپانیا هەیە چما گروپێن گەشتیاریە باکوورێ نایەتە ڤر ئەڤە کەماسیە وەیە چییە؟ بله بله از 2018 وره گل کردستان ایشت کم شرکت کمپانیا هی شرکت نقلیه هی چند گروپ هانیه جبو مثلا ایوا پنجی من گروبک هنارتو بو منطقه آمدیه آمد دست پیت کتن زاخو دهوک هولر خەڵکی چیانەوت ئەو گروپەی کە خەرکی جولەمەرگی وانێ یە منتقامەیە گەڤەرێ شەمزینە خەرکیوری منێنای باشە بێ هەیڤێژی گروپام ئەو گروپەی کە لەگەڵ تۆ هاتبوون زۆر سەرسام بوون گەلک چ گوتنەتە گوتن تشتی باڵکێش هەیە لە زانین هەر کوردستانی گەریانی دیتین زیادە مەناخ گەلەکە مەسەلە دەبێژی دەچمە کوردستانی چمە عێراقی گاوا گوتە عێراقی فکراوەدا مشکلا هەی بەس گاوا هات دیتنێت گەل دیتنێ gelek keyf xoşet bit çit beşte hende havalı diyet xwa vallahi ez çuma Kurdistanê gelek xoşa wekî dijî aynı Kurdistanê jî bo wanê mesela çar şev û pênc roj me bername heye neferek jî bêtin bo bernamê em bitwergirin sehreke kîm jî yani göre İstanbul'e göre Antalya'ya göre İzmir'e hekete hesap bikey mesela çar şev û pênc roja neferek tê wanê 180 dolar خوانا هانا چونا ام جویری کردستان تو گیریم سیاره دینا جنمیگه بنا وانه گر $200 $200 yani $200 tikete ki bu 5 bu 5 roja يعني استكسك ل bu çarstır استكسك لهولير لسليماني لهلا بجبيه بيبو باكوري كردستان ب $100 طابع بيستيك بجمت سير نفر دوهك ام تو گیرین شریکام سیاره دوهک تو گیریتن اینت درکا سرزیر را جلمه گیراتی موانی چهار شوا گریانا وانی دو روزا گریانا روزا که نیوکا وانی روزا پنج جدی زبونی تیمه دو کی با نفر بس بحری وان یا دی بیتا روزا که دیچیتا دی بیتا گلی زیلان نه زیلان نه روزا که دیچیتا قلاوانی قلاوانی چیتا ادرمیت چیتا اختماره قلاوانیش دبی قلاوانی و ادرمیت روزی خلاص بید روز شیای که رستوران هی لوانی لسبجه برس حمید جه دبی اود بینیت هذا حمید $400 اود بینیت نه $200 $200 روزا نانی بیانی جی تاشتا وانی جی تاشتا دی دهی بس نیورو ایوار نینن زاد خانن روزا دویجی شلالت هی شلالت چی ده شلالتی روزا پنج گواز زوری نتین و جلمرگی جلمرگی جد بینیتن زوری تویره وجا برنامه کردی مثلا جلمرگی هندک جامعه تین و 20,000 سال بفر هیلی İnşallah tuji rojeke müsait برنامه ki hindi sende çeki ciloy ten 20 sala befra 20 sala nahal ya. Ev ne ki gevere 20,000 sal. 20,000 sal befra جلمرگی. واو. Gevere. Ani çelge festivala hay eko du hafte. فستیوالا باشه و گشتیاری زستانه شیله کواتا زبستانی مثلا جلمرگی پیستا بو خدادان چیکری 6 کیلومتر 6000 متر دریجه بفراوی حتی هیوا پنجی حتی دمایی که هیوا پنجی بفرای چون ساله دنیا ساله بفنا حلیتن یعنی امنت گوری شمزدینا زوزان خلقی رجالاتی کردستان سنو مریوان و بوکان زوردن بو وان زور تن جناب جاودت زانیتن 2018 ما دست بکرین ناسبون گفت işte ناسبون gelek mühime şerike davati hatta emhane duhokiz me şerike inan nevani 2018 خلقی کردستان گوته منطقه جلمه گوان جه کیش بی گندای نه جه گریانه نه گشت گذاریا ناسکی نه برنامه تجید دینا یا gelek تاثیر کرد ان شاء الله برنامه دی سبت دوام بی که جلمه گیجل منطقه جلمه گی هاتیج دی پتر هبید هون چند دینه رخیمه هن مناخر وانی و منطقه خلکی ویج بو کردستانی هند مناخ کن بنویری بگر خلکی باکور چه دگوت مثلا وان گروپه که دگل وهات بونه ور چه دگوتن جهم بر کردستانه بجمت کردستان چی جان حج دکر زده من دماهی که هیوا چاری ما گروه کینا بو بس بی اینفو بگریان اینان حیران بو گوته اف کردستان مد گوته تشتکی مثلا از مدیریت فندق قوانی ما اینا نویری نه خلکی کردی بو ترکی بو حتی ویری گوته نمی به کردستانی مشکله خود کردستان دید تلفن با ایلا خواهد کرد گوته از سی روزمر ویری مخابنی کردستان هود زانی جهه کی نخواهش متزانی بو گشت گذاری جی بو وقتی که بچه خو کردستان دید زانی چیه مثلا زاد دینا بر زاد دید
قلت افزاده ترى چند مروفايا من قلت بس ويا يكيا قلت والله اول ترى 5 كسا 10 كسا هي بس اندرا برمه يعني اواجي مناقه بو زاده خوانا وری kültüra gastronomi gele güzel. شما جروب تنا سليماني سليماني مشكلة چیه؟ هولی حتی سليماني ریک گلک نخوشه. ریکاوی گلک نخوشه. خالقی بس جناب وزیری آفدان کرن گوت حمیات چه دکه؟ إنشالله قبض شيء كر مثلا من جروبا كيناي ما باسا كينا بلا سليماني بلا حلبشة. أنا شو ما حلبشة دي خالك حلبشة بيجيتن كجه هيك كذي نخوشه بس حلبشة بيني تأو زمان حلبشة بيني فكرة خو ومثلا هناري كرد عراقي همل حلبشة دارت كمان هنار جلك زدي حلبشة. نوكا دشانن جبوا دنيا جبوا جهانه. بو تبري هذا دو سال بو ألمانيا تني بو دولة تنيتن. أحمد أواديت. أحمد أوا حلبشة شو ما موزي أحمد أنا شومي. أحمد أول يجيكي برخوشة لهلبجة. مثلا لازم أنت أوجي ببيني جبوا جروب يخو بحسب. أو كيف بريكت كيف دكتور عطا أو برنامج دوما دينيتن دوما بعد وهذا جريد نشام مدتن. كاكا عطا. أو كيف بريتا أحمد أوا وجهي جالس جزاري. الله أو أنا بو بشاني إما بدا كاكا. أبي بتمو شيء أبي نزون يعني شو نبي شو تهلا بجنة شو تأحمى آوا أخي أو وقت اللي قال ما نبو قربان لخوي لو شيء خوي روش تبيه آخر لما ودوا أبو جروب كان يعني استعمل جروب بياناته هوليرو دهوك بو سليماني أو يعني بها مو فرقينية بس بيبوها مو كردستان حتى بو جرميان بو كفري شويني جواني آثاري لين كاغرانز رنگا كاغ بكر خطاي خوي به جاري كم دومش كاتو تا كردستان بروشور و رهبري گشتياري كردستان من دعوت فيهم بزماني كردي عربي انجليزي تركي فارسي كهمو كردستاني تياب احمد او هلبجا تاكو زاخو همو شوينواري شوينواركاني تيدا بلان بو خوي رنگا لسرينا روشت بيت ورق دا دیتن جدایا بس گراندن جدایا گراندن ده مثلا چاوی خو ام ببینن جدا بجن خلکی که ورن ام چون گریان اوی گلک تشتکه مهمه ان شاء الله او برنامه بدن چکرن ناسمون دپتر هبیتن گلک بس جلمیگی و زوزان جلمیگی و مثلا 4000 متر جاید بلندتین بخودنا برنامه که هند چکی والله گلک زیده تأمر ذكي سپاس کم اگر من جینیم روداو دته من جیدم سپاس بنراني برا سپاش امنا وبرا بزانم او گنجاني كردستان تشيلن لقل اواني شخصاكمو براستي قليكشي بجيه كاك سيروان ايوا ازاني كشكتشيا هر شتك به هر لن خطاي خلق خويتي اي باشا مثلا كم ترخميكي ايوا شي تدانيا باش ناو براكا باشا بنراني برز خوشي سپاش او ناو برا اسما خدمتي او گنجه خوشي برزان جاري كرسلاوتان لبي اي كاك سيروان گوێت لە برادران بووتە تۆش تۆزە نەرمەگلەیت هەیە زانی کاگرند کاتێک کۆمپانیایەک لە وان لە جۆلۆمێرێک دێت شارەزایی نییە بۆ باشووری کوردستان شوێنە گەشتیارەکان حەقا مەسەلەن چکە ئەو کۆنتاکتی زۆربەی کۆمپانیەکانی ئێمەی لایە بەهۆی هاتنیان بۆ ئێرە تەنسیقەکەم لەگەڵ کۆمپانیایەک لە کوردستان لە باشووری کوردستان بۆ شوێنەکانی بێبژاند چکە ئێمە هەر کۆمپانیایکی ئێمە کە خەڵکە باتە هەر وڵاتێک ڕاستەخۆ خۆی نابە گرێبەستێکی هەیە لەگەڵ کۆمپانیایکی ئەو وڵاتە ئەو ڕێبەرێکی گەشتیاری بۆ دانا گرنگەوەی ئێستا زانیت ئەو کێشەیە هەیە وانیا مامی عومەر فەرموویەتی ئەگەر لە کوفە ئەسپێک پێی هەڵبکەوێ خەتای ئێمەیە ئێوەش خەتای کەواتە کاگرنج ئێمە بە کورتیە هەبێ کاگرنج ئێمە با شتێکت پێ بڵم ئەمە دەرگایەکی خۆپاڵاوتمان کردو بۆ ئەوانی هەلی کارمان ڕاگەیاند بۆ ئەوە دەرچەکانی گەشت و گوزارزانکۆ و پەیمانگاکان ئەوانی ئارزومەندن لە بواری ڕێبەری گەشتیاری کار بکەن 3543 کەس ناوی خۆی تۆمار کردووە بە هەردوو ڕەگەزی نێرومێ کۆمەڵە مەرجی تێدایە سەرنج لەوانەکە جگە لە زمانی کوردی زمانێک بزانێت لە هەفتەی ئایندە پۆلینمان کردووە زۆرترین کەس کە داوای کردووە لە هەولێر دواتر دوهۆک دواتر سلێمانی هەڵەبجە سۆران و ڕاپەڕین ئەوانە ڕێودایانکەنی ڕێبەری گەشتیاری بە فەرمی لە دوای دوو مانجیکە ڕێک هیچ گروپێکی گەشتیاری نە لە ناوەند و خواری و عراق نە لە هیچ وڵاتێکەوە داخلی کوردستان نابێت گە ڕێبەرێکی گەشتیاری هەرێمی کوردستانی لەگەڵ نەبێت بۆ ئەوەی یەک تەواوی شوێن و شوێنە گەشتیارە و شوێنەوارەکانی کوردستان بزان و بیان بە دوو لە ڕووی کوالیتیەوە سێ لە ڕووی ئەمنیەتەوە چوار لە ڕووی پاک و خاوێنی و پیسنەکردنی ژینگەی کوردستانەوە ئەو ڕێبەرە دەبێتە چاوێکی حکوومەت و گەشت و گوزار لەگەڵ ئەوە گروپ لە ڕۆژهەڵاتەوە زۆر دێ لە سنەومەریوان و بۆکان و کرماشانەوە بە تایبەتی لە بۆنەکانی سەری ساڵ و نەورۆز و جەژنەکان زۆر دێن بەڵام بەداخەوە لە باکووری کوردستانەوە زۆر بە کەمی دێن یعنی ئەگەر مقارنەکەین باشە چیەڵی بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان
من دەڵێم خەڵکی ڕۆژهەڵاتی سوپاسیانەکەن کە بۆ ڕۆژیاتی بەڵام داوایان لەکەین زیاتر بێنە هەرێمی کوردستان چکە ئەم پارچەیە ماڵی هەموو کوردێکە ماڵی هەر 5 پارچەی کوردستانە من هەمزانی باری ئابووری ئەو کەس و کارەمان خراپە ئەگەر بێنە ئێرە زۆر لە سەریان ناکەوێت بێگومان لە سەریان ناکەوێت دوای خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان شێوازێکیکەی گەشتکردنیان هەیە زۆر جار دەمینێنەوە لە چادرگەی دەرەوە لە خێوەتگە دەمینێنەوە دوایی نرخەکان زۆر جیاوازی نیە گە بارودۆخشە هەمووشیان ناسیاریان هەیە لێرە بەڵام دەرگای و ماڵی ئێرەی کوردستان هەمووی کراوەیە بۆ هەر 5 پارچەی کوردستان من هەموو ناڵم 4 پارچەی بۆنەکانە فارز دەبینم دێتە ئێرە ئێزگە لە کوردی هێن تورک و فارس ئێستا زۆر ڕوودەکەنە ئێرە ئەوە لە گروپەکانی باکووری کوردستانە تورک هاتۆتە ئێرە وتوێتی بەڕاستی ئەم وێنە جوانە لای من ناشرین کرا کاگ ڕەنجنەک تورک و فارس ئێمە ئێستا بەردەوام هەفتانە نییە گروپی ئەوروپی ڕۆژهەڵاتی ئاسایی نێنە کوردستان و شار شارچکەکانی کوردستان خاڵ چەند پۆینتی گەشتیاری لە هەرێم هەیە ئێمەش زیاتر لە گەشت و گوزار زیاتر لە 200 خاڵمانەیە لە گەشت و گوزاری جگە لە 100 خاڵی شوێنەواری جۆرێکی گەشت و گوزاری هەموو جۆرە 12 جۆری گەشت و گوزاریمانەیە لە هەر چوار زەمانە لە زەوەر زستان هاوین پاییز بار ئێمە ئێستا وەکو گەشت و گوزار کا لەسەر 12 جۆری گەشت و گوزارەکەین بۆیە داوا لە خەڵکی ڕۆژهەڵات باکووری کوردستانەکەین چیمان هەیە ئێران نیەتی تورکیا خۆی نیەتی پێم وابێ هەموو ئێمە بەهۆی نزیکیمان لێک و دابنیتەوە هەموو شتەکان نایە بەڵام ئەو ئازادی کە لێرە هەیە ڕەنگە لە زمانی شیرینی کوردی وانە هەموو شتەکانمان یەکن کە دابنێت ئێمە جگە لەو ئازادی ئێمە ئازادی بێگانەکان دەڵێن بۆ بێگانەکان ناخێ بۆ بێگانەکان بە عکسەوە ئەوان زۆر سەرسامن یەکەم بە میوانداری و میواندۆستی ئێمە بێ شوێنەوارەکانی ئێمە بە خۆڕاگری خەڵکی کوردستان و ئازایەتی کوردستان ئێمە شوێنەواری ببوورە ئێمە گەشتیاری ئاینیمان هەیە گەشتیاری شوێنەواریمان هەیە گەشتیاری سەرچێشیمان هەیە گەشتیاری زستانەمان هەیە گەشتیاری هاوینەوەی کەی ناوێنێت گەشتیاری تەندروستیمان هەیە تەندروستی چارەسەری سروشتیمان هەیە ئەوەی گەڕاوەکانی ئێمە ئێستاوە کارەکەین لەسەر گەشتیاری کشت و کاڵیش ئەو مەسەلەن ئەوەی کەوە لە باسمان برادەرە باسی کە هەناری کوردستان دەچێتە دووبەی و سێ و هەنجیرە و ئەوانەی کە لە کوردستان هەنجوونی ئێمە ئەمانە بە گەشت و گوزار بکرێ و گەشت و گوزارێکی تایبەتی بۆ دەزووکرێ کاگڕنج ئەوەی لە باشووری کوردستان هەیە جیاوازترە لە هەموو ئێمە بۆ جەژن زیاتر لە خاوەنی دە کۆمپانیای فەڕەنسی و ئەڵمانی دێنە هەرێمی کوردستان لە سلێمانی بەگشتی لە ساڵێکا چەند گەشتیار دێتە هەرێم ساڵی ڕابردوو زیاتر لە 6 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردووە 125 لەوانە خەڵکی ئەوروپی و عەرەبی و بیانی بوونە جگە لە ناوەندی لە ساڵێکە باکووری کوردستان 1,250,000 بەس بتەنێ ji بۆ وانەیە هەمی باکووری کوردستانە هاتن 1,250,000 ji بۆ باشوور 6 ملیۆن زیاتر لە 6 میلیۆن پتر ji 6 میلیۆن گەشتیارە هاتنەڤر خودێ پێویستە وان گەشتیار ji بۆ باکوور بێتە زێدەکردن ئەvە gelek kema ji بۆ باکوور مامجان ئەوە کێماسی یا سەکتۆرەیە یا کۆمپانی لێنە یێمەنە نەهە من سۆپەتە خودەجێکی دەژگویە ئینفۆ زەف قیمەتلینە yani kompanî ku nizam bin destinasyonekî nikarin firoşin yani kêmasî ya sektörê ya me ya we ev carî êkiye li ser astî fermî grupê we digel hikûmeta Herêma Kurdistanê ji hem bergeştiyarî hevdû bibînin کاگڕەت دوو جاری کە ئێمە لەگەڵیان دانیشتین ئەوە جاری سێمە دوو جاری کە لەگەڵیان دانیشتین هەفدیتنە شتێک چێبوو باش بوو بەێ چێبوو قەڤلجمێک چێبی ئەمە خاستنا مەڤنینە ئەم حەز دکم برە بها زێدە بێت مرۆڤ کوردستان هاتنە تورکیە وانێ برا 5,000 وێرێ وەرێن برە 10,000 5,000 تورکی وەرنە کوردستان ئەvە چێ دەبێ بۆ ئەم ساڵ ئەگەر پلانێکی باش و پلانێکی باش و چێ بکەن mêvan zêde bin ئەمێژی قازانشکن کۆمپانی وێژی قازانشکن چقە شۆلێ مە زێدە بن ئیشێ مە زێدە بن قازان جامێژی حەقا زێدە دەبێت بە تایبەت ئەم دوو مانگە مامەسە ئەم دوو مانگە ناتوانین ئەم پەیوەندیە زۆر قۆڵ بکەینەوە دەتوانین بەس بە شتێکی کەمتر بەس دەتوانین ئەو دوو مانگە مەسەلەن ئەمەش گەشتیاریان لە بۆ بنێرن ئەوانش گەشتیاری خۆیان لە بۆ کوردستانی بنێرن بەس بە
ئیشەکە دەبی بە جددی لەسەری بکرێ بەڕاستی ئەبێ کێ جددی بە دەبی هەردوو لە لای مە مشکلەکەی زیاترینی مشکلەی خەڵک و گەشتیاران ویزەیە بەڕاستی داواش دەکەین لەو شاندەی کە بە حولێکمان لە بۆ بدەن کە ویزەکەمان لە بۆ تەسهیل بکرێتەوە و قیمەتی ویزەکەی کۆستی فیزەکەی کەم بە چەند باشە بەخوای جاران هەر عینەن ویزەمان وەردەکرد بەلاژ بوو ینی هیچ شێشک نەگۆڕایە ینی دوای پاشان ویزەکەمان وەردەکرد ئیتر بە مەبلەغەکی کەم $70 و $70 بوو ئیتر ئێستا بوویتە $180. کۆمەڵە گەنجی کەمە مشکلێکەشیانە کۆمەڵە گەنجی ئێمە ئێستا بە تایبەتی ئەوانەی لە فڕۆکەخانەی سەبیحەدا بەزن سل ئێمە خەڵکی خۆمان لەگەڵە فەرمانبەرە مدیرە لەناو دەستەی گەشت و گوزار بەبێ هیچ هۆکارێک پاسپۆرتەکان لێ وەرگرتووە ختمی سوورانێ داوە دیپۆرتیان کردوێتەوە تەمەشای موبایلەکانیانەکان دوو لە برایم خەلیل لە سەرزیت هیچ ئاسانکاریەک لەو دیۆنیە بۆ گەشتیاری مەکە سەردانەکە سێ ئەوان کەمی ناساندنیان هەیە ناتوانێت خۆیان بناسێنن وەکو ئەو ڕیکلامانی کە مەسەلەن بۆ شارەکانی کەی تورکیا دەکرێت یعنی عرقلە دروستەکان بە کۆنسڵخانەی تورکیا نەوتووە بەڕاستی بۆ کۆنسڵخانەی تورکیا گەشتیاری ئێمە گەنجی ئێمە ئەچێتە ئەوێ کاکە خۆ یعنی بەڕاستی ئەوە شتێکی عیبە تەلەفۆنی خەڵک هەموو بکرێتەوە لەوێ دیپۆرت بکرێنەوە خەڵکێ شتێکی شخصیە خەڵکێ لەسەر ناوەکەی یعنی پەیوەندی گەشتیاری چۆن وابێ وڵاتی گەشتیاری چۆن ئەبێ وەڵسوکەوتە لەگەڵ گەشتیاردا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سکاڵایەنەتان نەکردووە ئەم داوامان بە ڕسمی لە کۆنسڵخانە کردووە بەڵام کۆنسڵخانەش دەوێت بگەڕێتەوە ئەوان دەزانی جیهەتی فەرمینی لەو مەسەلێت کەلیانە پسەندە لە مەوزوعەکە ئەم نییە بەڵام یعنی مزاجیە هەڵە بژێرێت کە گەنجەکانی مەچە تو بێنە پاسپۆرت و عایلش پاسپۆرت چوتە کۆنتترۆل و سعاتێک زیاتر ڕاوەستانە و تەمەشای فێسبووکیان کردێ نیستایان کردیا و تەمەشای ڕسمەکانی ناو مۆبایلیان کردو ڕەنگە لەسەر ئاڵایەکی کوردستان گەنجی ئێمە عقوبە درابێ لەوێ بەر لە کاتێکە هەرێمی کوردستان بە فەرمی مامەڵەی دەستوری و یاسایی لەگەڵ کۆماری تورکیا کە سەرکردەکانی مادەچێت ئاڵای کوردستان بە ڕسمی بۆ هەڵەکرێت کە بەڵام لەولاوە لەگەڵ هاوڵاتیەکانی بەڵام بەڕاستی هەقە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سوکاتیە بە گەنجی کورد قوبوڵ نەکە هەقە سەرۆکی هەرێمی کوردستان قوبوڵی نەکە هەقە سەرۆکی پەرلەمانی کوردستان لەسەر ئەم پرسە شان دروست بکە یعنی هاونیشتیمانیەکی کورد ئەچێتە وڵاتێک بەتایبەت لە مەتاری کوێ سەبیحە مەتاری سەبیحە مەستاری سەبیحەوەی دەکەوێتە بەری ئاسیا ئێستا لەگەڵەوەی حکوومەت پێم وابێ حکوومەت هەرێمی کوردستان لەسەر ئەمە کاری کردووە بەڵام چەند ئەوان ئیستیجابیانە بێت وەزانی ئەوە لە ئێران ژوایە بۆ ئێران ژوایە نەک بە تورکیا لە بازگەیەکەی لەو دی و داخلەوە پێش خانە و نەغەدا بە هەمان شێوە بازگەیدان درێگە بە سیارا ڕوون گەنجی ئەمە دیسان موبایلەکە پشکنی بۆ کرێ خەڵکە بۆ ناوی مەسەلەن سەرتیب بووە سەرتیب ناوە لای ئێمە ئەوە وتێنەمە ئاسایشیان پێشمەرگەیە نردیتیانەوە وای زانیوە سەرگروبان سەرهەنگ لای ئێمە ناوە بە هەمان شێوە لە ئێران ئەو مامەڵی لەگەڵ گەنجی ئێمە کراوە ینی ئەما کردوتانە بە راپۆرت بۆ بەڵێ لەگە قۆنسڵکە دانیشتەکانی خۆمان بۆ خۆم لەگە خودی قۆنسڵی ئێران ئەوانەمان باس کرد ئەیوتی چی ئەوانش پێیانەوە سەر سوورمان بوو دەڵێن ئەمە ئاگادار نینە زۆر باشە فەرمو برای خۆشەویستم ئەلو بەناوی خوا بەڵێ سەرەتا بەخراتی میوانە بە ڕێزەکان دەکەین خۆشت بەخێر بێت بە ڕێزی برا گەورەی ئەفۆن کاگرنج سەبارەت بە گەشتەکانی بۆ تورکیا هەر گەنجێکمان دەوێت سەردانی تورکیا بکە زیاتر لە دەوەڕقە تەکلیفەکە کاکە بۆ دەوەڕقە بۆ گەنجی ئێمە زۆر زۆرە بەس داوای ڤیزاکە $180 تەکلیفەکە ئەمە بۆ ئەستانبول و ئەنقەرە و ئەنتالیا و ئەلانیا و ئەوانە نەک بۆ باکووری کوردستان بەس لە حدودی بپەڕی و داوای ڤیزەت لێ دەکە داوای پاسپۆرت لێ دەکە بە پاسپۆرت داخل دەبێت بەڵام ئێستاگەر چ هاوڵاتیەکی ئێرانی بێیان تورکی بێ بە ختم داخل دەبێت یعنی هەر چوار محافەزەکەی کوردستان دەکە بەس بە ختم بەس ئیماگەر داخل دەبی داوای ڤیزەت لێ دەکاتن کاک جەودەت گوێت لێە کەرەم کە فام نەکرد هەر هاوڵاتیەکی کوردستان کە داخلی تورکیای دەبی داوای ڤیزەی لێ دەکات هەر ڤیزەک بە $180 دەبی چاوەڕێ بکات 2 ڕۆژ ئایا دەگەڕێتەوە یان ناشگەڕێتەوە یعنی 100% نییە کە دەیدرێتێ ئەو دەبی لە ڕێگای کۆنسڵخانە وەربگریتن یعنی ئەوەیان زۆر ئێستا فێربوون هەندێک ڤیزەش هەر ناددەنێ هەر ناداتێ مشکلەکە لێرەیە تو ئەگەر بشتەوێ بچێت تورکیای زیاتر دەوەڕقە تەکلیف دەکەم من ئەگەر دەوەڕقەبی لە وڵاتی خۆم سەرفی دەکەم وان شتا لە جەم خۆ بنویسە مامۆستا دەبێژێ گەل خو نویسان یا ئەم ژیڤی ویگوڵامەی کو زاف مەمنون نینن
هي من صحبت خدا جيكي دا قوت يعني بس لناف رابورتي خو وان تشتا بشينا جبوا بله امي افقل لو غازن دهنا لبير وان تشتا قشكي وين نقوتن امي بقنغه خرا بنيفيسن بيقولوا راكب يعني اگر هر اسا مثلا 12 13 هاورينا ريك دكوي بتوي بتسي تركيا برقم سوري داخل نابي الا دبي سياري رقم سبيت بيبي باشا سياري ايرامي رقم سورا يعني اوج مشكله اشتكي لبوما اگر بقمري بتسي رقم سور تشي وسبيت رقم سور تاكسيه رقم سبي خصوصيه يعني بتانية بالرقم سوري داخل نابي يعني مشكله ما الرقم ايش معناها يعني فهم كرت من افضل رفعنا كرت دوجر شماري ترومبيلا هي لبر يك جوان تايبتا خصوصيه يك جوان تاكسيه تجاري بتانية تايبت دكاري بيت ناف تركيا افجي بر مهمه باز جي نكاري وان تشتا تأثيرت خو چه دکا لسر هاتنا گروپا خلقی جبو ودرينا وان تشتا لجم خو بن ويسا پر باشه جبو كاغرانز عفوا بله اگر یک سؤال شي كما كاغرانز كلا ابراهيم خليل اواد بموبايلك ده بشكني اگر نوي به هر لي دستيني دريتو قاصاختي بيو دكاي دبي سيم كارتي لسبي وناوي تدابي اگر نا موبايلك ده باطن شلون يعني يعني بازگەی تورکیا کە داخل دەبی موبایلەکە چێک دەکا دەبی ناوی تێدابی تەلەفۆنت پێکردبی مەسەەن ڕزمی تێدابیتن ئەگەر نادەرێەوە موبایلە نوێ ڕاست دەیبای کاکە من لەوانەیە سوتفە لە ڕێگا موبایلم کڕیبی یعنی موبایلەکەش دەبا و کەسیش بەرپسیار نییە یعنی موبایلی خەڵک زۆر دەبن هەر زۆر دەباتن یعنی موبایل ji destê xelkî de senin deben ji bo xwe dewlet deba ئەوە عیبە ji bo Tirkiye خەڵک دەبا یا کارمەندی دەوڵەت کارمەندی دەوڵەت دەبا بە عسکەریش زۆریش ماندیت دەکات یعنی خەڵک دەناسی لەیان خەڵک دەناسم زۆریش لێستاندیە زۆر باشکرایش دەیباتە یعنی ئەvە حەقا وە مامەسا حەقەوە ئەv وان تشتا بێژنە نوێنەرێت دەوڵەتێ تورکیا یعنی لە هیچ جەیەکی دنیا نینە ئەگەر لە جەیەکی من بۆ خۆ چوومە دوبی موبایلێ خۆ ون کرد وندا کرد خودێ هەمی پۆلیسی دوبی ji بۆ مۆبایلا من دەگەڕێ مۆبایل یەک بێژی دەستدەنە سەریان زێدەتر بێ یەک کەس یا زۆر کەس ئەمن برادەرێ من چووە مۆبایل لەکنەوەم بووە بردیە بزانم ئەوە وەکو کۆمپانیایەک ئەم حاڵەتە پشت ڕاست دەکەیەوە خەڵکی کورد گەنجی کورد زۆر مۆبایلی لێ وەرگیراوە زۆر سپاس کاکرنج لە بۆ بەرنامەکەت ئەو بەڕێزانش بەڕاستی میێوان نینە لە ماڵی خۆیان بەدڵنیاییەوە مەوەکو خەڵکی هەولێر نەک بەس خەڵکی وان میێوان دۆستین و بەدڵنیاییەوە هەموو شارەکانی کوردستان لەسەر سێچا بابەت قسە دەکەم یەکیان و بەڕێزەکە باسی کرد مەسەلەی مۆبایل بە حقیقەت من عەقەکە دەدەمە خەتی تورکیا بەڕاستی لەبەرەوەی پشتڕاستکردنەوەکە ئەو مۆبایلی کەوت لاتە زۆربەی زۆر ئێستا قاچاقچیاتی پێوە دەکەن ئەو نەفرە بە مۆبایل مۆبایلەکانیان کە لایە دەری دەینن پاکێتەکەی نابن بە جودا پاکێت دەبن مۆبایلەکەی کە لەگەر خۆیان دەبن نوێ مۆبایلەکە چکە لەبێن دەر گومرگەکی زۆری لەسرە ئایفۆنێکی چاردە لۆ نمونەگەلێرە بە 10 وەرەقەبی لەوێن دەر بە 8 وەرەقەیە بە 16 وەرەقەیە بەڵێ ئەو حالەتانەیە گەنا لە دوود مۆبایلیان لێ وەرناگیرێت بە دنیاییەوە بەڵام حالەتی دووەم کە باس کرا لە مەتاری سەبیعە بەڵێ لە زۆربەی زۆری مەسوولەکانی خۆمانیش وەرگیرایە دیپۆرت کراینەوە بە نەفسی تیارە گەڕاندیتیانەوە ئەو حالەتانە هەیە وەکو ئەوەی کە باسیە کرد مەسەلەی ڤیزا بەڵێ بمبوونە مەسەلەی ڤیزا چەند ساڵێک پێش ئێستا یادی بەخێر کە مام جەلال ئینتیفاقەشی لەگە تورکیا هەبوو 50 ساڵ دەبێ بەبێ ڤیزە تورک بێتە ئێرە و ئەمەش بچینە ئەوێ بەڵام ئێستا کە بەو پارێکە لە ڤیزە وەردەگیرێ بە ناوی سێڤیسی ڤیزە وەردەگیرێت بە ناوی ئینشورانس وەردەگیرێت نەک بە ناوی ڕسوماتی ڤیزە بەس هەر زۆرە حەقە کاگنێتیوان ئەگەر ڕێکەوتنێکی وا هەیە جەنابیان وەکو سەرۆکی هەرێم ئەم ڕێکەوتنە بەردەوامی سەد دەبێ بەردەوام چۆ ئینتیفاقە هەیە بەو شێوەیە دەبی ئەوان بێ ڤیزە مەش بێ ڤیزە بچین بەڵام شەریکەی گێت وای یەکێکە لە شەریکەکانی بزنس دەکاتن بە ناوی سێڤیسی ڤیزە کە دەچێت ژۆرش بیلفار سێڤیزێکی زۆر باش پێشکەش دەکەن بە ناوی سێڤیسی ڤیزە و بە ناوی ئینشورانس بیمەی تەندروستی ئەو پارە وەردەجێ ڕسومات نییە بەڵام جگەلەوەش هەر زۆرە نابێ و پارە وەرگیرێتن بەڵێ بەنسبەت ئێستا وەرزی گەشتە چی دەڵی بە خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجا بۆ چوون بۆ باکووری کوردستان و چ دەبێژیە خەڵکی باکووری کوردستان ژی
تا بێنە vêrê. بەڵێ من تاواکاری قسەکەی کاک ئەتای هاوڕێم دەکەم ئەمەوەکو کۆمپانیاکی گەشتیاری ناوی کۆمپانیاکە خەڵکتان بردووە بۆ ئەوێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە بردوومانەوە دوای ئەو بەرنامەی کە کردم دەوامیشمان هەیە و لایەزال ئەو دقەش لە بۆ جەژن گروپمان هەیە لە بۆوان بە $159 ئەو بەرنامەی کە کردمان سەردانە مەیدانیا کاریگەری هەبوو 100% کاریگەری هەبوو وەکو جەنابەت باست کردیان دەیانگۆ ئەو شاریوان ئەمە نەما دیتە کاگرنج باسی کرد و ئەو گۆمیوان و ئەو قەلعیوان و بە تایبەتی داوای ئەو شوێنانەیانە کرد کە ئێمە چوو بووین باسی پەنیرەکەت کرد و بەس پەنیر نە ئەوان زیاتر داوای ماسیەکەیان کرد بمان بە ماسیەکە بخۆین ئەو زەوانەمان بردە سەر لە بۆ جێژنەی گروپت زۆرە بۆ جەژن 26 مانگ گروپمان هەیە کە دەچی لە بۆوان 28 مانگی شەمانە جەژن ماوێتی بۆ جەژن دەبی دانیشکە من ناتوانین هەموو ئەفتان بەردەوامە لە ئێستا خەڵک ئەتوانێت ناوی خۆی تۆمار لە ئێستادا لۆ 26 مانگ و لۆ 28 مانگ دەتوانن ناویان تۆمارکەن بە $159 دەچین لەوێ دەبن 5 ڕۆژ و دەگەڕێنەوە هەموو گەشتەکانیان ئایدی کاک عەتا خەڵکی سلێمانی چیان پێ دەڵێ بۆ ئەوەی کە ناوی خۆیان تۆمار بکەن ئەتوانی بۆ جەژن گروپ دروستکەی بەڵێ بە یەکەوە بەرنامەکەمان دانا و بەیەکەمیشمان بۆ کردووە چی ئەڵێ مەسەلەن لێرەوە بە خەڵکی سلێمانی لێرەوە من بە خەڵکی سلێمانی ئەڵم بەڵێ شاری وان شارێکی دڵفێنە وەکو بەڕێزە باسیەکەی وەکو سویسرا بەچەند ئەتوانی بیان بێ وەکو ئەو پارەی ئەو کە باسی کە $159 زائیدەن ئەو مەصرفەی لە سلێمانیەکەن کە تا ئەگەینی نەدوهۆک يعني تقريبا نفري چند دەکەوێ دەوری $170 دەکەوێت نفري بە هۆتێل خواردن 5 ڕۆژمانەوە بەرنامەکە چییە؟ بەرنامەکە لە ناوانە ئەو شوێنانە ڕۆزی سەربەستیتیایە ئەو شوێنانەی کە ئەیبینی شوێنەکانیان گۆمیوان و قەلعیوان و هەموو شوێنەکانیان پێ دەکەین دەبین بەڵام لێرە نامێ کۆتایی بە قسەکانم بینم بەس من بۆم گرنگە خەڵکێک هەیە بەڕاستی داهاتی ئەوەی نییە وەکو هەندێک خەڵکی تر بچێتە ئەوروپاوە هەفتەی پێشوش ئەو فلیمە و بینی لەسەر ویزەی کۆنسڵخانەکان بە 5 دەفتەر ویزە فرۆشراوە بە خەڵکی شەڵەن ویزە نییە وەنیە اینجا خەڵکێک کە بۆ نمونە داراییەکی سنوورداری هەیە ئێوە گەشت بکە مەبەستمەوە لەسەر ئەمە زیاتر قسە بکەیت بەڵێ من 100% ئێستا وەکو ناوی کۆمپانیا دواتر ئەم دەدەمە جەماعەت با نەبێتە ڕیکلام وەڵا با ببێتە ڕیکلام تۆ ئەگەر خەڵکی کوردستانە بەی دڵی خۆشەکەی ڕووداوی ئێوەیە هەر بە بەلاش تا ئێوە ڕیکلام من لە خزمەتدام ئێستاش بە جەنابتان دەرێمە وەکو کۆمپانیاکەی کاک ئەتا کە شەریکەی ئاسمان تراڤلە لە سلێمانی منیش وەکو پانداگرون چەند کۆمپانیای لەم جۆرە هەیە هەیە کۆمپانیاکانمان زۆرە بەڵام ئەوەی ئەکتیڤە عددەکان بە 5 دەستی دەژمێردرێ دەتوانێتیڤەکان باس کە باوانی تریژ ناتوانمەوە نیشان زۆر خۆ دەبینی منافسی بازار هەیە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو کاتاکە لێرە ئامادە ناکەیت تۆ ڕەزیلیت زۆر قەناتێکی گەورەی وەکو ڕووداو سۆتە بەردەستە بەس باسی خۆت لە منافسیەکە نییانە کە باسکەم کە ئەو گەشتیان تۆ ئەڵی 5-6 دانە هەیە باسیوانی تریش بکە ئەوەی کە لە بۆوان ئیش دەکات من و کاک ئەتا ئێستا بەرنامەمانەیە کە پێکۆدامانە بۆ شارەکانی تر هەموو کۆمپانیەکان دیکەن زۆرن کۆمپانیەکان یەکو دوونینە بەڵام ئەو کە ئێمە بەرنامەمانێ نەکرد لە بۆوانیش بەرنامەمان ئێستا لە بۆ شیمالی ئێران بە $129 بەرنامەمانەیە لە بۆ کیش بە $159 بۆچی خەڵک نابێ بۆ کوردستانی ئێران باسیۆشت بۆ دەکەم ئەو بەرنامەمانێ شەوەک لە ئورمیە دەمینەوە لەوێ دەستنە شیمالی ئێران هەیتمان لە بۆ هەمەدان بەرنامزمانەیە لە بۆ سەنەنداشەمانە بەرنامەکانمان بەردەوام بۆ نان بیتە کێوی بێستون بۆ نان بیتە جوانڕۆ بۆ نان بەرنامەوەشت بۆ باشان ئەگەر دەرفەتەکەم دێ بەرنامەوەشت بۆ باس دەکەم ئەرمینیامان هەیە بۆ نمونە بە کەمترین نرخێستا گەنجانی ئێمە دەتانن بە $250 بستنە وڵاتی ئەرمینیا و بێنەوە کێشیوەمانی هەموو گەشتەکانی کەمتری ئەوەی کە کەمترینی تێچێت چوونە بۆ باکووری کوردستان $129 هەیە لە بۆ وانی شەمانە $159 دەتوان گەشتکەم بەس تەواو لە بۆ ئەو لۆ تەواوکەم تەواوکەری قسەی کاک سیروان کە باسی کرد بەڕێزانی کە دێن لە تورکیاوە هەموو شەریکاتەکانی ئەو بەڕێزش کە باسی کرد ئەگەر ئەوان ئامادەییان تێدابی یەک گروپ بینن لێرە من گرنتیت پێ دەدەم یەک گروپمان بۆ بینە کوردستان من وعد دەدەم 10 گروپیان بۆ بە مەشاریوان و دەوروبەری باشە ئەویان بەدەوتم ڕەزیل لە سلێمانی یعنی سەخینێت دڵباش نیت لەبەرەوە عاجز نەبی لێم ینی لە هەندێک شوێن معنایەتی خراپتر و تونتریە بەو بەڕێزە دەدەم وەکو جەماعەتی تورکیا با گرنتیمان پێ بدەن یەک گروپ بینن لە ئەفتەیدا ئێمە 10 گروپیان بۆ دەنێری نەوێندە ڕەبی کورد ملیۆنێک کۆمپانیای وەکەوە دروست بکە و هەر ئاوەدان بە کوردستان فەرموو تا دەستخۆش بەرنامەکە دەکەم کاک بە خێراتنی و میوانە بەڕێزانش دەکەم لە باکوور تا باشوور دەمێ ئاماژە بە خاڵشی زۆر بکەم کاگرانس ئێمە گەنجانی باشووری کوردستان
کاتێک دەمانێت سەردانی تورکیا بکەین یاخود باکووری کوردستان کێشەمان لێ دروست دەبی ئەزە بە پاس بێ یان بە مەشا بێ زۆر ڕامان دەگرن لە سنوورەکان حەزەکەی لە باکوور بچیتە کوێ بۆ باکوور ئەزەکەم سەردانی هەمووی بکەم بە باکوور شارێ زیاتر وان و دیاربەکر و ئەمانە دەستە خۆش بێ ئینشاءڵڵا ئەوە باس کرا ئەوە ئینشاءڵڵا بەڵکو کاریگەری هەبێ ئەمان لە راپۆرتی خۆیان بیان بە بڵین وەزارەتە تایبەتمەندەکانی خۆیان باشە قوربانی تۆ بم بزانم ئەم کوڕە قۆزا بم قاتە جوانەوە چییە فەرمێ یەکەم جار زۆر سوپاسی بەرنامەکەتان لێ دەکەم تۆ ئاوەدانتان کردوتەوە هاتوون بۆ ڕوودا و زۆر زۆر خۆشحاڵم ببوونی ئەوەی گەنج لە پرۆگرامەکەمە بەخێر بێ زۆر سپاس دەکەم بفەرموو وەکو بەرنامەیەکی جوانە پێشکەشتان کردووە بۆ سەردانی تورکیا و دەربارەی ڤیزە و ئەوانە بە مەبەستی ڤیزا ئەگەر تۆ شتەکان ئاسانتر بکەن لە ئێستا حەزەکەی بچێت شارێکی باکووری کوردستان بە مەبەست دیاربەکر وان شرناخ ئەوانە دە ئینشاءڵڵا خوا بەنسیبی بکە و خوا ئاسانی کا بۆ هەموو لایەک ئەو برا خۆشەویستم ئێوە قسە بکە فەرموو سەرەتا سڵاو و ڕێزم لەتانەیە بە خێراتنی و میوانە بە ڕێزانە دەکەم لە باشووری کوردستان ئەمن ڕەخنەکەم هەیە لە کۆمپانیایەکان کە زۆر بەکەمی شارە کوردیەکان پیشانی خەڵکی دەدەن یعنی ئامادە نەبچن ئەو ئەنتالیا و تورکیا و هەموو شارەکانی تورکیای پیشانی خەڵکی بدەن یعنی لە بروشور و لە پەیج و سایتەکانیان بەڵێ لە سایتەکان و لە پەیجەکان زۆر بەکەمی شارە کوردیەکان پیشان دەدرێت دەستە خۆش جوانترین سەرنج و تێبینیە ویستە چی فەرمووی ویستم بڵێم زیاتر شارە کوردیەکان لە باکووری کوردستان پیشان بدەن بۆی خەڵک سەرنجیان بستە سەرێ و حەزیان بچیتێ بۆی سەردانیان بکەن دەست خۆش ئێستا من ئەوەندەی شاری تورکیام دیتە شارە کوردیەکانم نەدیتە وەڵا ڕاستەکەی قوربانی تۆ یاخوا بەخێر بێ حاجی بەس ئەمە تێبینیەکی زۆر بەجێنیە خۆم مایکەکە ڕدەگرمە لە بۆ ئەو جێ بەڕێزانە ئەمە لەگە کاک ئەتا یەک ئینفۆیان لۆ دەکەین خۆیان دەزانین فۆکەچیە یەک ئینفۆیان لۆ دەکەین لە کوردستان داوەتیان دەکەین ئەو لێر و سلێمانی 50 خاوەن کۆمپانیا لە ئێستاوە من و کاک ئەتا داوەتیان دەکەین ئینفۆیشان لۆ دەکەین بێن شارەکانی کوردستانیان هەموو پیشاندەین و شوێنە گەشتیاریەکانشیان پیشاندەین ئەوان گەشتیارمان لۆ بینێن هەر لەوان تا هەولێر 5 ڕۆژ بمینتەوە تەنها 99 دلار لە سەریان بکەوی بێن بۆ ئێرە بێن بۆ ئێرە و تێبینی جەنابی مامۆستا گۆهداری کرد دەبێژێ ئەم 50 کۆمپانیا داوەت دەکەین بێنە ڤر ئینفۆیەک چێ دەکەین حەمید جهێن کوردستان لە ناو ئەف ئینفۆدا دەکشینین ینی ڤیدیۆ دەکەین وە چ دەبێژن فەرموو نان جەنابێتە آخر گروپێکی بێتم وێ هەفتیە ئەزێ پێش گروه هەنێم گروپێکی وێ هەفتیە هەیدینمە کوردستانی بڵە پێنجاویش بینتە باشە 29 گروبای بۆ کوردستانی 29 مان گروپێک دێت چەند نەفەرە 16 نەفەینە سەفر 16 نەفەر دێتە ڤر ها پێش تەمام دەبێژێ نوکە گروپێوە کەمە گروپێ باشوور کە دێنە باکوور 5 گروپ هەیە وە چما یەک گروپ دێتە ڤر یەکی بڵا بینیتە پێنجاینم دەبێژێت تە یەک بشینە من 5 دەشینم ئەو دەبێژێ من تە یەک بشینە من دەشینم ئەگەر ئەو دە گروپ بشینێتە چەند دەشینی 100 گروپ زۆر باشە ئینشاءڵڵا منافەسەی کورد هەر ببێ بەشتی خێر و باش فەرموو مامۆستا سپاسی دەکەم ji bo bernamewa em hem saziyet xwe hem xwedanê kompaniyet me yet geverê cilemêrgê şemzîna çelê em pêk ve hatine xelkî kê derê mam ez xelkê geverê me ez komela serokê bazirganê geverê ve dat ez malate kak ranş ji wê rexne qebûl neke ez tişek bînme ziman بین دستپیک برنامه هم مردینی هم وانی آخفتن اکیر گله کبار و رکلام یک بان گله کبار چی بو جی انزوی داغازی ما توش به گوری و شمزینا و جلمه گتر دوباره تشتا گله جندی بو ام گله حسکان تبی چی بو ما بو اوه هوجیه خلکی گور گله گوتنا من عیب جبوتا بحثا گوری ناکی
حق بويا حقه باشه مالات اوار رخنه نبوه و سپاسیت کم یا دیجی ام حوالت خواه گل سازیت خواه قمپانیت خواه هاتنه خصوصا ام بو باجار جلمرگه از دو بیجم اوت اگر اون بین بو دیاربکر آمد باتمان و شرناق مردین موش بینگل بیتلیس وان جلمرگ اما خصوصا بو جلمرگه او حوالت می ترکیه هاتنه بو و برنامه هاتنه ام و گازب کنه باجار خو جلمرگه ببینن مثلا از دو بیجم بلکه خبری و چی پیچ نبیده بحثا گور و جلمرگ جوا ما بکن از 12 که تا گل هنه گوری و هاجی هیا و هاجی نینه 2500 متر بحری بلندتر او گوره او درجه گرمه 42-45 درجه در و گوری 20 درجه 25 درجه جلمه شمزیناتا بی همه و درجه دانه هم هست که سیبر و ما هوایی سار اون ببینم بین زوزانت ما حوالی او بکر اینان در زمان جو بچه بو تاوی وان در دور برا اما ام حسن بجن ورنه گوری و جلمگی چونکه ام بو شولی هاتنه ام و دعوت کن ما مصا من سوز دادم جنابتا تذكاري فيديو كي قالك جوان لقفر تشيبكي رودا وقناتي حمي كردايا لهرجه كي بفرق نينا يعني ام وكي ركلام حساب ناكن جبو كردات تشتكي باش تشيبكن ام بخش دكين لحمي سوشيال ميديا خو باشا سرچنه قفر من چاوراني تو دبم از حز دكم بينري من جيت از دلنيام حز دكا قفر ببينه فيديو كي پر جوان تشيبكه جبو مبشينا باشا شوان از سه خبري تا شم وهد داغاز خلاص کم کاری میا یه مجیوه ما ام هاتن ما ولاتنه دیتن işte آمدیه هولر دهوک ماشالله اونج ببین ولات ما جه خوب ببینن اونج بجنم ماشالله چند قیاسا رنده و جندیه ام كموس ام نهاتن ام درنگ هاتن ام حس كان وهي يعني شد بيجي ما شاء الله وعبد السلام بيامنيري انا نوكي غازند لوان بك بيجي ما شاء الله تا بيامنيري روداوي چما ناي غوره از بيت بيجي ما شاء الله وحتى نينان دي از مانونا گوت و ام غاز نکرن نه بتنه ما شاء الله عبد السلام جي عبد السلام جو داوید مالا و ام بروت یکن ام بو یک دبا فایده بدن ام هویا ونه امشت بین ام ولات خوش جندیه یه همیان آمدید حیف بخوابن ام درنگاتن اما اون ونه بیجن کرم کن ورنه جلمرگ گوار شمز نوچلی لکی جانجه کردستان خلکی که درن که سندی گلی هنه گازنده هنه جبو ماشاءالله و عبدالسلام اگر نهاتیا دوریوه ها کسی که دی گلی هیا لپیامنری رودا و لوی داره نخیر باشا نخير أو ما شاء الله براية هجاي من كاك ما شاء الله صلاة ورزم بوها كاكا ما شاء الله أو قليان ليت هيتو ألان كم أتشيتا قور حقب تشيتا قور براستي من سوز دمتا ما شاء الله مرويكي قلق باشا ديتا جمتا ودا خويانيتا بهند وردقري باشا سفاس أس قربان كسكي دي فرمايشتكي هيا قصيكي هيا فرمو اسماعیل اخوا خلکی جلمرگی سروک کمال بازرگان جلمرگی ناف خیران بن بو میوانداری هواجی ام گلکس باز دکین بکیف باش و خدانن لباشور کردستانه و نمیوانن نه ام خدانه دویجه نه راست ایرو بود من جوینه داجی گود مخابن یعنی ما بینما حدود داناینه یکسا هم همه یکین هم همه برای یکین تواهی دیروکاما جیاناما خورم و خورناما جلو برگد ما همه یکین چه فرقا کش ما چونینه هاتنامه یا وری هم زیده بکن شنهایه و هاتنو چونامه هم بهم وری هم یه وری بهنه رخی ترکان گلای تشتت جندی هنر لوله ما طبی بچه که موسیوماجی های ما چو ویدیو آونا اینا اما از حس کم کامرا نزدیک ببیتم 3-4 تشتان دنی شدم نزدیک
کامێرا وەرە هەر کامێراژی بێنە ئەگەر وایرێتە دەبێنە از تاریخ کم بدت باشکن بود گولانه آلیه گوره یعنی 12 گولانه هم هست که این ببینن ناوه گولاجی دزانی؟ سات گولت ساته جای ساته یه جیلو مدرسه هیا بجنه میدان مدرسه سی عمره 1300-1400 ساله وقتی که بنگه ها جلامرگه بود یعنی مکتبا جلامرگه بود یونیورسیته جلامرگه بود جه خدادان هیا ام بجنه قایق مرکزی یعنی زوستان وقت بفر باریتن خدادن ام حس کن زوستان هم بهن خدادن ولی ببینن جه که گلای گرینگه شلالت مهنه جلامرگه شلال عربیه بیجه تافگه طافقة طافقة ما أنا حس كان بهم ببينن هونكن خواشن بجل وانا هيش تشتت خواشتر جهنا قاليت ما زوزانت ما دخوزا ما أو قالية زيلان آيل وانا الأرجيشة راستا مزار أحمد خانية نمر بله راستا فقيه تيران عينا ويا راستا فقيه تيران لجولامرجي دبيجن جيايا جولامرجيا زوتن جولامرجيا مال حسين باتاي جولامرجيا احمد خاني جولامرجيا احمد خاني او جولامرجيا خلك جندي خانيه بله شهيد شامزينا بله سيطا شامزينا سيطا شمزيناني بله او جهنا سيطا جي خلك شمزينان راس دبيج كاغ رانجاني بلي هندجي بو هاتن چونيت و بو رخي سامبولي انقره انطاليا لازم بالا فرجهش هيا حوالي من جواري جوار بالا فرجهش هيا بله حوالي من دبيجن بالا فرجه لازم ما هيا اوجي تشتاق جنديه اوجي بزانن تكير شولا ما حميو بيته بس بخابن حتى نها ما ابنا نين زمان وني بشكل جي اف بروجرام بدلته ان شاء الله بدل منا فرصتي مازن بو ما تشيبو يعني ام باشتار وهي بون ام هندي هيا وهي نبون از وحید بیشتر مالاوا آوا به پروگراما و به خاطر هنده امی همه ببینن هم کسی بزانید رخی جنامیر گچه هیا چه نه هاتن چه آرمان چه داشته جبو هنده جدای سپاسیت کم بوده بخیراتی سر چابا ما مستامن گلک دل خوش بون به هاتناوا ام جی دل خوش بون خودت زانه مال وجی آوا که هاتنا ورت وان تشتن خوش جبو ما بحث دکن نوکا اگر کسی کی اگر کسی قصینیا دخلك معه ايام بمي وانا نم ايوه فرمايشتك تانية ام كرة قوزالة من قسمها فرمو كاكي من بخير بي فرمو سرتا بخيرات ميوانا برزاغان ام كاغرانس داواکاریکم لو کمپانیا گشتیارانه هيا بخود دزانی او دومانگی ما که وزی گشتو گزارو و قطابخانش برو کوتای دچی و داواکارم ورچ او گنزانی ایرا او داهاتیان نیه که او گشته بکن زوربی گنزکان من لبر نبونی داهات گشت ناکن و داواکارم لو کمپانیا گشتیارانه که دیسکاونتێک بەناوی قوتابیان بکەن بۆەوەی گەنجانی کوردستان سوودمەندن لەو گەشتانە وڵایی پێشنیارەکەی بەجێە زۆر سپاس دیسکاونت دەنگم دێت لێستا ئەوەی کە قوتابیە فعلەن قوتابیە هەویەی پێەیە هەوی قوتابی پێەیە 120 ئەمە لەو گەشتانەی خۆمان دیسکاونیان دەدەینێ 120 دیسکاون وەرگرن یعنی ئەگەر $100 بێ $80 بدە 226 بدات بەڵێ بیستیشی بۆ داشکاند ئێوە شتێکی زۆر زۆر باشە بە قوتابی بەڕاستی باشە کاکێ بەکربۆس لە سلێمانیشەوە لە 120 بۆ خوێندکاران و قوتابیان داشکاندن دەکەی بەڵێ بەسەرچاو ها بەڵێ بە خەڵکی سلێمانی وەوە بڵێ خۆت پێیان من لێ ساوە دەست پێکەم بەخسەکانم بەڵێ لێرەوە هەر گەشتیارێک کە بێوێ ئایا خوێندکار بێ ئایا کارمەندی حکوومەت بێ بەڵێ لە سابیست دەشکانیان بۆکەین هەز دووتریش ینی بە پێش شوێنەکان ئەگۆڕێ بەس ئەوەی تۆ پێشووتر هەبووە ئێستا قەرارتان نا ئێستا بەڵێ ئەم 120 هی ئێستەیە ئەوان 120یان هی ئێستەیە
تۆ ئاتەن هەر خێزانێ بێت وەلا 4 کەس 5 کەس تەخفیزاتی هەر بۆکەی دیسکاونتی بۆکەی ئەگەر کارمەندیش نەبێت ئەوەی کە سبەینێ تەلەفۆنەکە دوای ئەم بەرنامەیە ئەوەی لە دوای ئەم بەرنمەیەوە تەخفیزاتی گوت و دیسکاونتی ویست لە سا 20 بۆ دابەزین یعنی لە بینەرانی بەڕێز هەر گەشتیارێک لە ڕێگەی کۆمپانیەکانی سلێمانیەوە نا بیەوێ بۆ باکووری کوردستان بچێ بۆ جەژن دیاری کاک عەتا دیاری جەژن لە پرۆگرامی لەگەڵ ڕەنجەوە 120 باشە هەنێ قسەکانیشم تاوکەم من زۆر سپاسی بەڕێز دەکەم کە لە ڕێگەی ئەم بەرنامەی تۆ بە هاوکارەکانم لە شاری وانە ینی ئەو کۆمپانیانە کە ناسیمانە ئەمە دوم جارە کە لە ڕێی جەنابتانەوە و من ناڵێم گلەیان هەیە ئەوان چکە ئەوان خۆیان ساحب خانوون ساحب ماڵن هیوادارم کە ئەگەڕێنەوە چۆن باسی وانەکەن بۆ خۆیان ئاوا باسی کوردستانی جوانی ئێمەش بکەن بە دهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە هەر هەمیەوە هەر کاتێکیش هەر بەڕێزێک لەو کۆمپانیانە کە یەتە کوردستان ئەگەر پەیوەندی کرد بە دەستەی گەشت و گوزارەوەیان بە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانیەوە ئێمە وەکو کۆمەڵەکەمان وەکو کۆمپانیاکان ئامادەین بۆ هەموو بەرچاوڕوونیەک بەڵام هیوادارم کە ئەو قسانە و مناقەشانە ئەەکەین جددی بین لەلایەن هەردوو لامان وەکو مامەساوتی بەڵێ ئێمە ساڵی 2009 بە عینەن فەرمی چونێتە شاری دیاربەکر کاک سیروان خۆی ئاگادارە عینەشت ئەو وەختەش ئێمە دوو جار گروپاتمان برد بەڵام هیچمان نبینیەوە لە وڵاتی تورکیا چکە هەر کەسێکە دانیشە کاک ڕەنج ڕیکلام و دیعاە بۆ شارەکەی خۆیەکە ئێمە پێمان خۆشە ئەخ پێمان خۆشە قەیناکە من دوو جار ئێمە میوانداری بۆ لای تۆ تۆش باجاری بێتەوە بەلا ئێمەش قەزەمان ئەوەیە ئەوان گروپیان بەڕێگاوە ئێوەش گروپتان بەڕێگاوە بەڵێ ئێوە گەورەی بکەن ئێمە گەورەیەکەین بە چ شێوەیەک بەو شێوەی کە بۆ هەردوو لازمە نەبتەنە ئاخافتن بێ لازمە ئەم کارێ جدی بکەین ji بۆ ئەف ئیتیفاقی لە ناوبەرێ خۆش ئەجاشتەی گەشتمان تکایە لێ ئەەکەم ئەو نرخانەی کە ئەیەن بە وڵاتانی کەش هەر هەمان نرخبن بە ئێمە ئێستا من و کاکشێزار کە دانیشتین بەزە نرخێ وەرەگرین لە وڵاتی ئێران کە ئەیدەن بە ئێرانەکان وان نییە کەمتریشە و لە شاری ئێران لە ئێرانی شاوەرەگرین ئیستا من تورم هەیە ئیستا لە ناو وانایە ئەو تورێکە لێ ڕۆشتۆ بە 105 دلار ڕۆشتووە من لێرەوەی بەم سێریکە 100 چەندێکەکە 169 دلار هەمان ئوتێلیشە باشە لەوێ لە خوی وەریەگرێ لە شاری خوی ئێرانی وەریەگرێت و ئەشیبا ێ باشە ئەو نرخانەش بابن بە ئێمە با ئێمەش وردە دەبێژێ با ئێمەش وردە و دەوەکو ئێرانەکە نرخێوە ji بۆ ئێرانیا gelek kemtire لە ئێمە لە خەڵکی vêrê دەبێژێ ji بۆ مە 170 دلارە ji بۆ خەڵکی ئێران لە شاری خۆی دەچێتە وێ دەرێ بە 100 دلارە بەڵێ جاشتێکی کە هەیە ئێرانەکان پێویستیان زەوی قبول نەکەم یەک دقە هەیە من ئەگەر 170 دلار ئیعلان نەکەم من زەرەر دەکەم نێتی تۆ بە من gelek گرانترە یەک شتێکە هەیە ئێرانی پێویستی بە ویزە نییە من بێزگە لەو 170 دلار بێ بچم 180 کەشی خەمە سەرکاتە 350 وایە نە تشتێ ساهبن شکاتی مە بکن ئەم جەزادنەوە نکارن تشتێ سا بکەن هۆتێل و وان خوددان کۆمپانیان نەکارن هەرە وانێ ئێمە تەلەفۆن دەکەین کۆمپانی نکارن تشتێ سا بکەن ملەتی ئیرانی ڕافیاتە ئەگەر کۆمپانیایەک دەگەل کووردا وەسا چ دەکەنەوە چما هەژامەتینە سەرۆکی وانن چما شکاتان منێکر حتا ڕۆژەیر و تو مناسی لە مۆلاتی شکا دەکەن ئێمەش تشتی سا دەبێت نه ئەزوارێ مە هەولێر مرافیاتەکە دەها ئەرزان بدە وەرمە سولەیمانی دەها بەها بدە ئەزی بێژمە مدرێ سلێمانی قوسی بەخشینە کەسێک شتێکی وەساکرێتە سەرۆکی ئەف بوارەی قبول دەکەی مامێرەنج یاپترمی مانە جەزای مانە گرێ ددن ڕوساتیوانی قاپات دکن ڕوساتیوانی ئیبتال دکەن تشتێسا نابێت نای قبولکردنیان تشتیا قبول ناکەن زۆر باش ئەگەر تەسبیتەوە هەوە ساڵی چوین داژی ئەم دکارن ئەوەی ڕابردوویش عێراقیوە هەن تەسبیتەوە هەوە ئەم دکارن یاپترمی بکن تشتێسا قبول ناکەن تشتەوە هەیت نەبیست بی تەزە دەبیست سپاسێکم ئیسا لە ڕێی بەرنامەکەی تۆیەوە ئامادەی خۆی پیشان ناکە ئەوەی ڕابردوویش ئەگەر لەگەڵ ئێوە وای کردووە هەر کەسێ ئەگەر بەڵگە هەبێ ئەم دکارن کۆمپانی و ئۆتێل و ئەم ڕوساتەوان ئیبتال بکەن جەزا بنویسن قاپات بکەن مەهەکی دومەها پێنجمەها شەشمەها
لە ڕێی بەرنمەکەی تۆ سپاسێکم کە ئیسا خۆشی وەکو تورساب و ئەو بەڕێزش لە جۆلەمێرگ داوای ئەوەی لیان کردین کە بەشداری پێشانگاکەمانە بن بۆ مانگی هەشت لێرە زۆر زۆر سپاسیان دەکەم کە بەڵێ لە پێشانگای تۆریستی فواری سلێمانی تا پێیانوتین و کاتیشانە ئێمە هەموو ڕێنمایەکانیان بۆ ئەنێرین و ئیشەڵا بە خۆشحاڵیەوە بە خێراتنیان دەکەین سەر چاوانمە دەستخۆش مامەستا سیروان ئەتوانم چەند پەیوێک کاگڕەنجە ئەمە لێرەوە لە ڕێی بەرنمەکەی جەنابتەوە مەسەلا بە هەموو کۆمپانیەکانی باکووری کوردستان دەڵێن کۆمپانیەکانی ئێمە ئامادەن بۆ هەموو هاوکارێک ئێمە ژۆکو دەستەی گەشت و گوزار ئەوەی پێمان دەکرێت ئاسانکاری هاوکاری چ لە ناساندن ئەوان چیمان بۆ ئەکەن ئێمە بە زیادەوە بۆیانەکەن با بێن ڕیکلام و ناساندنی گەشت و گوزاری کوردستان باشوور بکەن لە باکووری کوردستان ئێمەش سۆشیال میدیا و کۆمپانیەکانی ئێمە لە خزمەتی ئەوانە بن هەر بۆ ئەمایان بۆ من ئەمڕۆکە تازێمە برادران دەزان پورم ئەم شو ئەمری خوای کردەوە لەبەر پابندی من بۆ خۆشەویستیوان پابندی منین لەگەڵەوان بۆ ئەوی خزمەتیان بکەم بتوانم لە ئاستی خزمەتیان بیان بەمە باشترین شوێنەکان ببینن بتوانین بگەینە ڕێککەوتنێک بۆیە لە حوزوری ئەوم لە بەرنامەکەشم کە نهاتم تا ئەزیلم نەکرد بەڵام داوایان لێ دەکەم لەم هاوینە لە هاوینی داهاتوو لە زستان خوازیارم زۆرترین گەشتیاری ئێمە لە باکووری کوردستان و بێ وەک ئەوەی لە ناوەند و خوار و عراق لە شارەکانی ئێمە دەبینەوە بۆی ئێمەش بتوانین گەشتیانیان بۆ بنێرین شارەکانی وان ئوتێلەکانی وان پڕکەین لە گەشتیاری باکووری کوردستان بەخێربێ فەرمایش شتێکتە نەخێر بەس بەنسبەت ئەو سعرەکان و ئەوانەیە کە بەنسبەت داوایان کردیەکە لە بۆ قوتابی و ئەوە 120 دیسکاوەند بی ئەمە داوا دەکەین هەتا لە کۆمپانی فڕۆکەوانیەکان کە لە زۆربەی شارەکان ئەوەی تەڵەبەیە ئەوەی پەککەوتووە مەسەلەن کە مەسەلەن عمری 6 ساڵە و یان معوقە دیسکاوەندە چ خاصی هەیە لۆی داواش دەکەین لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی ئەوانیش دیسکاوەندی وەکو سعری تکیت بکەن بەڕسمی بپرسم نوکە لە ناو پرۆگرامێ هەمی کۆمپانیایەت هەرێما کوردستانێ 120 دیسکاوند چێ کرد ji بۆ جەژنێ ji بۆ وان کچوکڕن خورد کە لە مەدرسە نەدەخوازن بێنە وانێ بێنە جۆلەمێرگی هەر جەیەکی باکوورێ کوردستانە کۆمپانیایە وەژی ji بۆ قوتابیان باکوورێ کە دەخوازن بێنە باشوورێ کوردستانە دیسکاوند چێ دەکەن ji بۆ جەژنێ بەێ ئەمێژی چێجیکەن سەدی چەند وان دەبێژن ئەم 120 ئەمێژی 130 هەر کەسێکی دەخوازێت لە وانێ لە جۆلەمێرگێ لە با هەر جەیەکی لە شەرناخێ بێ لە گەڤەرێ بێتە هەرێما کوردستانە هەمی کۆمپانیایەت گەشتیاری تۆریستی لە باکووری کوردستانێ لازمە 130 دیسکاوند چێ بکەن خێراتی سەرسەرێمە مامۆستا گەلێک خۆشحاڵم سەلامێ مە بشێنە ژە بۆ هەمووی باکووری کوردستان سپاس بۆ میێوانداریەوە کێف خەش بین مەها هەفتاندا کۆمپانیوە خدا نەسیب کە ئەمێ جلەمێرگەی گەوەرێ شەمزیناوە تێکنە میێوان ئەم خزمەتتانن توجی وەری مە ئۆنۆرێکی ئەمێ زەف مەمنون بین مەزنی من تەدیت لطفێوە دەزانم چەند مەزنە لە باکووری کوردستانە بینەرێن هێژا بینەرە بەڕێز و خۆشەویستەکانم لە هەر جێک هەن خواتان لەگەڵ بە هیوادارم ئەم پرۆگرامی ڕوودا و کەمێک کاراسانی و بەرچاوڕوونی زیاتریا بێ بە هەموو لە خواتان.